أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت سبع سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم. الذين ينفقون أموالهم في سبيل الله ثم لا يتبعون ما أنفقوا منا ولا أذى لهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. قول معروف ومغفرة خير من صدقة يتبعها أذى والله غني حليم. يا أيها الذين آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى كالذي ينفق ماله رئاء الناس ولا يؤمن بالله واليوم الآخر فمثله كمثل صفوان عليه تراب فأصابه وابل فتركه صلدا لا يقدرون على شيء مما كسبوا والله لا يهدي القوم الكافرين. صدق الله العظيم. أي خدایا لجيجاوي نفسي عاصي درم بينا بباراني مهر سوزت سوزي بوجيان بينا هركز دور بيل رحمتو جين خسار ورنج الرويا بيشي بدايم ناوينو هر قريانو هر رويا أي خدايا ديم برولات قرشي تمن كميماوان أي خدایا دیم برولات گرچی تمن کمیما و بیاج قدرگای غفرانی تو بیاج قدرگای غفرانی تو امیدم به هیچ نما
بۆ سەرفرازی ڕێگا دەبڕم بۆ سەرفرازی ڕێگا دەبڕم بۆ لێ خۆش بوون هەنگاوەنێم هەتا دەگەم بە دیدارت لە کڕنوشدا سەردانێم تەمەنامە تەمەنامە لە سوجدەدا گیان و ڕوحمت پێشکەش بکەم تا لە فیردەوسی سۆزتدا بەڕازی بوونی تۆ دەگەم ئەی خودایە ئەی خودایە لە گێژاوی نەفسی عاسی دەرم بێنە بە بارانی میهر و سۆزت سەوزی بۆ ژیانم بێنە ئامین اللهم ئامین ئینشاء الله. سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ بینەران و بیسەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر شوێیەک هەن. سڵاوی ستافی بەرنامەی گوڵزاری ڕەمەزانتان ئاراستە ئەکەم. خۆشەویستان و بەڕێزان، لە ڕۆژێکی نوێدا لە ڕۆژە پیرۆزەکانی مانگی ڕەمەزانی پیرۆز بە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە بۆ ئەوەی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی گوڵزاری ڕەمەزان پێشکەش بە ئێوەی ئازیز بکەین و بەرنامەی گوڵزاری ڕەمەزان وەکو هەمیشە لە ماوەی 2 کاتژمێرە لە کاتژمێر 5ەوە تاکو 7 پێش بەربانگ ئینشاء الله کە ماوەیەک پێش بەربانگ دەکا لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست بین. ئازیزان و خۆشەویستان، هەروەکو ڕۆژانی تر دەچینە خزمەتی مامۆستایانی زۆر بەڕێز بۆ ئەوەی گفتوگۆ لەبارەی بابەتی ڕۆژ بکەین لە لای کاک ڕیازەوە دەست پێکەین کە دوای ئەوەی مامۆستا بەخێرە هێنین ئینشاء الله جەنابی کاک دکتۆر کاک ڕیازیش بابەتی ڕۆژتان بۆ ڕوون ئەکاتەوە و ئەو تەوەرانەی کە ئەمڕۆ باسی لێوە دەکرێت ئینشاء الله خۆی ئەیخاتە ڕوو بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست و جەنابی مامۆستای بەڕێزیشتان پێ ئەناسێنێت ئینشاء الله. زۆر سپاس کاک مەحموود، سپاس براکەم. تەوەری ئەمڕۆمان بەخشندەیی لە مانگی ڕەمەزاندا لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر محەممەد حسین پێنجوێنی مامۆستای زانکۆیە. پێم خۆشە خێر بێت جەنابی مامۆستا. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو ڕێز و خۆشەویستی و حورمەتمان بۆتان هەیە. دووبارە ڕۆشنبیر و شاعیری گەورەی کورد مامۆستا پیرەمێرد لەبارەی ئەو کەسانەی کە خۆیان بە بەخشندە و بەخشەرەزان و بەڵام لە ئاست کەسانی پێبەخشراو یام ئەو کەسانەی کە بەخشندەیان بەرامبەر ئەکەن بە فیز و تەکەببر و خۆ بە گەورەزان و تانە و توانجدەرن ئەفەرمێت دەبێ بەخشندە ملکەچکە لە ئاستی موچە خۆری خۆی سوراحی سەرفرو دێنێ لە بۆ پیاڵە کە تێکا بووی. بەخشندەیی و چاکەکردن بەدەمەوە چوونی هەژاران و دەستگرتنیان ڕزگارکردنیان لە نائومێدی و ڕەشببینی و نەبوونی یەکێکە لە تایبەتمەندی و سیما و خەسڵەتە دیارەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان. لە بەرنامەی ڕابردووی گوڵزاری ڕەمەزاندا بە شێوەیەکی گشتی باسمان لە خێر و چاکەکردن و دەستگرتنی هەژاران کرد لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. ئەگونجێ خێرکردن و چاکەکردن شتێکی دیاریکرا و کۆنکرێتی و دیاریکراوە بێ لەسەر موسڵمانان وەکو فەرز و سنەت و ئەرکێکوا بێ لە سەریان. بەڵام بەخشندەیی ئەگونجێ پلە و سنوورێکی فراوانتری هەبێ کە بریتە تا ڕادەیەک وەکو کارێکی خۆبەخشی وایە بەبێ ئەوەی مرۆڤ هیچ ئەرکێکی لەسەر بێ بەبێ ئەوەی وەکوڵێ فەرمانی پێکرابێ ئەتوانێ بەخشندە بێ بەرامبەر بە کەسانی خۆی. جیاوازی بەخشندەیی لەگەڵ چاکەکردن لەگەڵ خێر و خێراتکردن ئەوەیە کە بەخشندەیی ئەکرێ لە بواری معنەویشا بکرێ. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ زەردەخەنەکردن بەڕووی براکەتدا، سەلامکردن لە خەڵکی دانیشتوو یا وەکو کردنی قسەیەکی خێر و پڕمانە یا دەستهێنان بەسەر هەتیبێکدا یام دڵخۆشکردنی هەژارێک یام سەردانی نەخۆشێک یا ناندان بە فەقیرێک ئەمانە هەمویان سەدەقە و
بەخشین و کاری هەرە مەزنن بۆ بنیادنانی کۆمەڵگەیەکی پڕ لە داد و پڕ لە خۆشەویستی و ڕێز و احترام و خۆشەویستی. بۆ قسەکردنی زیاتر لەسەر بەخشندەی لە مانگی پیرۆزی ڕەمەزان لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر محەممەد حسین پێنجوێنی مامۆستای زانکۆ قسە لەسەر بەخشندەیی و گرنگی و بایەخشی بەخشندەی لە مانگی پیرۆزی ڕەمەزان داکەین. دکتۆر گیان یاخوا بەخێر بێی بۆ بەرنامەی گوڵزاری ڕەمەزان و بەرنامەکەت ڕازاندەوە. لە خەیرا بن ئێوەش دائما ئینشاءالله لە گوڵزاری خەیر و شادی دین و ژینا بن. سەلامەتی دکتۆر گیان، تاعات و عیبادەتی سەر لەبەری مانگی پیرۆزی ڕەمەزان ئەوەی کە ڕابردووە ئەوەش کە ئەمڕۆ و داهاتووش خوای گەورە لە جەنابیشت و کاک محمودیش و منیش و ئەو ستافە بەڕێزە و تەوای بینەرانیشی قبول بکە و بیکاتە مایەی خێر و خۆشی بۆ قیامەتمان. اللهم آمین. دکتۆر گیان، بەخشندەیی کردەوەیەکی جوانە، یەکێکە لە فەرمانەکانی خوای گەورە و پێغەمبەرەکەی بۆ مسلمانان بۆ ئەوەی ئەو جیاوازیە چینایەتیە پڕ لەستەمەی نێوان بەندەکان دەوڵەمەند و فەقیر هەبوو نەبوو پڕ بکرێتەوە هیچ نەبێت زۆر لە یەکەوە دوور نەبن تا لە دواییانە ناسرا و بێگانە ببنەوە بە یەک. بەخشندەی ئەم کردەوە جوانە پێم خۆشە پێناسەی جەنابەت پێناسەی کە پێناسەی شەرعا جەنابەت بۆمانیەکەی بزانین بەخشندەیی چییە و بە چ شتێک دەگوترێ بەخشندەی. سەرەتا سوپاس و ستایش بۆ پەروەردگار، جوانترین سڵاو و درود لە گیانی پاغی پێغەمبەر و هاوڵانی. بەخشندەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لێیان پرسی من خەیر الناس، کێ زۆر لە نێو خەڵقیە بەڕێزترینە لای خوا، فەرمووی ئەنفعهم، کێیان بۆ ئەوەکانی تر نەفعی هەبێت، نەفعی مادە، نەفعی سەدەقە، نەفعی لێبوردن، نەفعی بەهاناوە بوون، نەفعی لێپرسینەوە، نەفعی سەردان، نەفعی خەیر، واتە کامیان خەیرتر بێ بۆ ئەوەکانی تر ئەوە لە هەمویان خەیرترە ئەو تاکە مرۆڤە ئەو ئیماندارە. و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە قەزای حاجە ئیماندارە ئەفەرمێ من ئەگەر بێمە دەرەوە بۆ یەکێک محتاجێکی پڕکەمەوە بە من ئیشی ئەو تەواو بێت بە سوود بم بۆی، ئەفەرمێ ئەوەم پێ باشترە لەگەڵ یا بڕۆم لە ئیعتیکاف لەو مزگەوتەدا کە نوێژێکی بە 1000 نوێژە، ئەفەرمێت یەک مانگ بمێنمەوە لەو مزگەوتە چوونە دەرەوەم ئەمە پێ باشترە کە ئیسفادەی پێ بگەێنم وی لەوەی بینی خۆم و خواپەرستش و عیبادەت کە. و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم بعثت لأتمم مكارم الأخلاق، ئەفەرمێ من بۆیە نێردراوم بۆ لای ئێوە کە جوانترین ڕەوشتان پێ تەواو بکەم. ئوتەمیم واتە پێغەمبەران سەلات و سەلامی خۆیان لێبێ ئەو ڕەوشتە جوانانەیان گەیاندووە، بەڵام ئەفەرمێ لأتمم مكارم الأخلاق کە جوانترین ڕەوشتان پێ تەواو بکەم. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم و ئەو ڕەوشتەش سێ بەشە، بەشێکیان مرۆڤ لەگەڵ خودی پەروەردگاری خۆیە، واتە پەرستشەکانی عیبادەتەکانی، مرۆڤ لەگەڵ ناخی خۆیە چۆن مەشقی پێیەکا و چۆن ڕایهێنێ و چۆن تربیەتیەکە دەرونی خۆی، و هەروەها لەگەڵ دەوروبەرە، لەگەڵ دەوروبەرە جوانترین ڕەوشت پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەقربكم إلي مجلسا أحاسنكم أخلاقا، واتە تەوەرێک نییە تەنها بەخشین بێ بە مادە، هەموو تەوەرەکانی ژیانەگرێتەوە. بۆیە ئەفەرمێ ئەحاسینکم ئەخلاقا، رسول الله صلی الله عليه وسلم ئەفەرمێ جوانترین بەڕەوشترین کەس لە ئێوە نزیکترین کەسە لە منەوە، واتە کێ ئێوێ زۆر لە پێغەمبەرەوە نزیک بێ صلی الله عليه وسلم مەجلیسی لە بەهەشتا لە ڕۆژی زیندووبوونەوەیە، نزیکی ئێمە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم پەیوەستە بە جوانی ڕەوشتمانەوە، چەندە ڕەوشتمان جوان بێ ئەوە لە پێغەمبەرەوە نزیکین صلی الله عليه وعلى آله وسلم. دکتۆر کەواتە بەخشندەیی سیفەتی بەخشندەیی زۆر فراوانترە وەکوڵێ لە خێر و چاکەکردن. یعنی بۆ نمونە پیاوێکاتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەی پێغەمبەری خوا بۆ منە من چیم لەسرە ئەوە 5 نوێژ لە ڕۆژێکا و مانگێکی ڕۆژ و لە ساڵێکا و زەکات لە ماڵەکەت و ئەمە فەرمی من لەمە زیاترم لەسرە فەرمووی نەخێ فەرمووی مەگەر خۆت زیادە بکەی. مەبەستمەوەیە مسلمانان لە ساڵانە بۆ منە ئەمە قوربانی، ئەمە سەرفیترەیە، ئەمە بۆ فیدیەی ڕۆژوەکانیانە، ئەمە بۆ منە کۆمەڵی خێر و خێراتی تر هەن یا زەکاتەکان، ئەمانە کۆمەڵی شتن کە بەپێی فەرمودەی پێغەمبەری خوا، بەڵام هەستەکەی بەخشین زیاتر لە کاری خۆبەخشیەوەیە، نەک کەس ئەرکی لێ کردووە، نەک کەس
داوای لێکا بەڵام ئەم مرۆڤە بەهەستکردن بە بەرپرسیارەتی بەهەستکردن بە ئێش و ئازار و نەبوونی هەژاران سەیرەکەی دڵ و دەرونی ئێندە پاکە بەدەمیانەوە ئەچێوە کەلێنەکانیان بۆ پڕات کەواتە بەخشندەی زۆر فراوانتر و گەورەترە لە خێرکردن و سەدەقە و خێر چۆن ئەمە ڕوونەکەیتەوە جەنابەت ئەو بەخشندەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێکیان فەرمی ببەخشن یەکێ لە هەوڵان شەو بیری کردەوە فەرمی خوایە تۆ ئەزانی من هیچم نییە بیبەخشم واتە سەروەتم نییە بیبەخشم بەڵام ئەوەی ئازاری یاوم ئەو لەبەر خاتری تۆ خوایە هەمویانم بەخشی ئەوەی سنووری بەزانم ئەوەی غیبەتێکی کردوم ئەوە لەبەر خاتری تۆ هەمویانم بەخشی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ڕۆژی دوای پێی فەرموو چیت بەخشیوە خوا بەخشندەی تۆ ئەو بەخشینەی تۆ قبول بووە فەرمی وەڵی هیچم نییە بەس تەنها ئەوەی لە دڵما یعنی هەر ئازارێکیان داوم لەبەر خوا بە شوێنیان ناڕۆم تۆڵە سێ نیم بیری لێ ناکەمەوە و پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ماوەی سێ جار یەکێ لە هەوڵانە فەرمێ دانیشتبووم لە مەجلیسیا پیاوێک کات فەرمی ئێستا پیاوێک ئەهلی بەهەشتە دێت ئەفەرمێ پیاوێک کات بینیم نعلەکانی بەدەستەوەیە زۆر متەواضع و جلوبەرێکی ساکاری لەبەرایە بینیم دەزنوێژی گرتبوو ڕیشی تکە ئاوی دەزنوێژی لێتکە کە سرم کە ئەو پیاوە ناسیم کێیە دەفەرمێ سێ جار ئاگام لێ بوو لە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سێ ڕۆژی جیاوازە فەرمی ئێستا پیاوێ ئەهلی بەهەشتە ئەفەرمێ کاتێک کە هات کاتێک کە چوم ئیزنم لێ وەرگرت بۆی هاوڕێی بم و شەوێک لا چەند شەوێکم لەگەڵا بردە سەر بینیم هەر عیبادەتانی خۆمانی هەبوو دەڵێ لێم پرسی پێم وت باشە بۆ پێغەمبەر ئاوای بە تۆ وتووە چی ترت هەیە من نەمبینیەوە نایزانم فەرمی هیچم نییە ئەوەی کە بینیوتە دوایە فەرمی کە ڕۆشتم بانی کردم وتی وەرە مادام ئەوتە پێوتم پێغەمبەر ئاوای فەرمەوە صلی الله عليه وسلم ئەومە هەیە کە شەو دادێ و سەرەکەمە سەرسەری نەکەم لە دڵما لە هەموو کەسێ ئەبورێم غیل و حەسەد و حقد چینە و بغز هیچ شتێک لە دڵمان نییە دڵم پاکە هەناوم پاکە بەرامبەر هەموو ئیمانداران فەرمی ئاوەتە ئێستا زانیم تۆ بۆچی ئەهلی بەهەشتی واتە ئینسان بتوانێت ناخی حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکا فەرمووی موسڵمان کێیە من سلم المسلمون من يده ولسانه فەرمووی مسلم ئەوەیە مسلمان ئەوەیە مسلمانان لە دەست و زبانی ئەمین بن ئەوە مسلمانی حەقیقیە واتە ئەمە بە پێوەری چاکە و بە پێوەری چاکەکردن و بە پێوەری بەخشین و دڵ پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ئەهلی بەهەشت یەکێ لەوانە صەدوق اللسان و مەخموم القلب فەرمی ئەم دوانە زۆرینەی ئەهلی بەهەشتن زبان ڕازگۆ واتە درۆ لە زبانی نایەتە دەرەوە و هەروەها دڵی وتیان مەخموم القلب چیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی دڵی بەرامبەر هیچ ئیماندارێ هیچ خەوشێک هیچ تۆزێک هیچ حقد و حەسەدێکی تیان نییە ئەم دوانە فەرمی ئەمانە بە زۆری ئەم دوانە ئەچنە بەهەشتەوە بەڵێ دکتۆر گیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ دنیا لە لای خوای گەورە وەکوڵێ سەنگ و قورسایی باڵەمێشولەیەکی نییە و ئەگەر لەبەر دڵ و هەستی مسلمانەکان نەبووە ئەو نعلەی کە دوور بێت لە ڕووی جەنابەت و بینەران و کاک مەحموود کە کافرەکان پێی ڕێ ئەکەن لەبەر دڵی خاتری دڵی مسلمانەکان نەبێ خوای گەورە بۆیان ئەگەڕێ بە ئاڵتون یعنی دنیا ئەوەندە بێ ئەهمیەتە لەو قسەی جەنابەتەوە کەواتە بەخشندەی و بەخشین لەم وەکوڵێ واتا بچووکە مادیە لەم دنیا بەخشین و زەکات و سەرفیترێ دەرچووە تەنانەت ناخی مرۆڤ ئەم دڵی کە سەرچاوەی داینەمۆی مرۆڤ سەرچاوی ئەوەیە کە خوای گەورە سەیری جەستە و ڕەنگ و ڕوخسار و زمانمان ناکا بە سەیری دڵمانەکە کەواتە بەخشندەی چۆتە نێو قوڵای دڵیشمانەوە زۆر زۆر مەزنترە کەواتە ئێمە چۆن لەلایەنی معنەویەوە بتوانین لەلایەنی معنەویشەوە بەخشندە بین ئەگەر نەتوانین زەکات بدەین نەتوانین سەرفیدرە بدەین خۆ ئەتوانین بزەیە بە ڕووی فەقیرێکا بکەین خۆ ئەتوانین دەستێ بەسەر هەتیبێکا بین خۆ ئەتوانین سەردانی نەخۆشیە بکەین جەنابەت ئەمەیان چۆن ڕوونەکەیتەوە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە سەردانی نەخۆش و لە تێرکردنی برسیەک و لە شکاندنی تینوویەک کەوا تینوەتی بشکێنیت پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ خوای باڵا لە حەدیثێکی قودسیە فەرمێ خوای گەورە ئەوەندە مەزنە ئەوەندە گەورەیە ئەوەندە میهرەبانە لە ڕۆژی زیندووبوونەوەی بە کۆمەڵی عەبدی خۆیە فەرمێ برسیم بووم بۆ تێرن نەکردم ئەویش دەڵێ یا ڕەب معاذ الله تۆ دووری لە برسێتی کەی برسێتی تۆ ئەگرێتەوە یعنی ئەوەندە ئیمانی بە صفاتی پەروەردگار هەیە کە هیچ نوقسانێکی تیان نییە ئەفەرمێ فڵان ئیستەطعەمەکە فڵان داوای لێکردی تێریکەی بۆ تێرن نەکرد ئەگەر تێرت کردایە لەوەجەدتەه ذلك عندي ئەو تێریت ئەمڕۆ تێرم ئەکردی
واتا خوای گەورە ئەوەندە میهرەبانە ئەوەندە بە سۆزە برسیەتی فەقیرێک ئەشوبهێنێ بە برسیەتی خۆی ئەفەرمێ بۆ تێرە نەکردم ئەفەرمێ خوایە تۆ برسی نابی ئەفەرمێ فڵان کەسی هەژاری ئیماندار برسی بوو بۆ تێرن نەکرد داوای لێکردی فڵان کەس تینوو بوو بۆ تینوێتی و نەشکان بۆ ئاوەکە لێگرتەوە فڵان کەس نەخۆش بوو ئەگەر سەر لێ بدایە لەوەجدتەه ذلك عندي ئەوەت لای من ئەبینیەوە ئائێستا واتە پەروەردگار ئەوەندە بە شێوازی لە شێوازەکان سیمای فەقیر و هەژار ئەشوبهێنێ بەخۆیەوە کە پێی ناخۆشە کە وەکو ئەوە وایە سنووری پەروەردگارە بەزان بێ بتوانی و نەتوانی تێریکەی داوات لێ بکە و نەتوانی احتیاجەکەی پڕکەیتەوە پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم فەرمێ یعنی لە پێکەوە ژیان لەوەی کەوا ئینسان چەند بەخشندە و میهرەبان بێ ئەفەرمێ ما ئامەنە بی ئیمانی بە من نەهێناوە ئیمانی کامڵ نییە کرچە من باتە شەبعان ئەفەرمێ بە تێری شەو باتە سەر مەبیت یعنی شەو بە تێری بڕوە باتە شەبعان شەو بە تێری بخەوێ وەجاره جائع دراوسەکەی بزانێ وهو يعلم ئەم لێی نەپرسێ یعنی ڕازی بێ ئەو برسی بێ و خۆی تێر بێ ئەفەرمێ ما ئامەنە بی ئەو پەڕی پێکەوە ژیانە ئەو پەڕی یەکترویستنە ئەو پەڕی هەناو پاکیە ئەو پەڕی دەروون ناسیە واتە دەروون ئێش بخوا بە برسێتی دراوسێکت یان لە فەرمایشتێکی ترە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم والله لا يؤمن سێ جار فەرمی والله ئیماندار نییە وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جامە بۆ کامڵی ئیمان یعنی ئیمانێکی لاوازی یعنی ئیتر لەوایە بکوژێتەوە فەرمیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوە چییە تۆ سوێنی لەسەر خۆی فەرمووی ئەو کەسەیە من لم يأمن جاره بوائقه دراوسێکەی ئەمین نەبێ لە شەڕی ئەم یعنی دراوسێکەی بترسێ لە دەستی بترسێ لە چاوی بترسێ لە داوێنی واتە دەست پاک و داوێن پاک و چاو پاک نەبێ بەرامبەر دراوسێکەی لەوانەی بترسێ والله لا يؤمن پێغەمبەر فەرمێ صلی الله والله ئیماندار نییە و پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم لە فەرمایشتێکی ترا فەرمێ پەروەردگار لەسەر و عەرشەوە یەتە گفتوگۆ دوای چی دوای ئەوەی سێ موسڵمانی ڕازگۆ سێ دراوسێی ڕازگۆ بڵێن خوایە ئێمە لەم دراوسێمان ڕازی خۆی باڵا چیە فەرمێ من پێکەوە ژیانە ئەمە ئەخلاقی دەوروبەرە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو سێ دراوسێ وتیان خوایە ئێمە لێ ڕازین خۆی باڵا لەسەر و عەرشەوە ئەفەرمێ ئەوەی ئێوە نایزانن کە خراپە ئەوەشی بۆ سەرمەوە واتە بینی خۆی و خوای کە تێگاوە بەڵام بینی خەڵقی تێک نەیاوە عصیانی هەیە تاوانی هەیە سنوور بەزاننی هەیە بەڵام پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خوای باڵا لەسەر و عەرشەوە فەرمێ ئەی ئێوە ئەو مادام ئێوە شاهیدیتان بۆیە ڕازگۆن موسڵمان ئیماندار ئێوە لەو عەبدەم ڕازین ئەوەی کە من ئێوە نایزانن ئەوەشم بۆ سڕیەوە بەڵێ کەواتە دکتۆر کەسێک لەبارە ئیجابیەکەی ناتوانێت بەخشەر بێ لە ڕووی دڵخۆشی و بۆ منە سەردانکردن و سەلام و یام زەکات و خێر و سەرفیترە بەڵام بەبارە سلبیەکەش شەڕی خۆی گرێتەوە نەیتوانی بێ کەواتە ئەمەش بە جۆرێکی تر لە بەخشندەی خوای گەورە ڕێزی لەمەش ناوە ڕێزی لەوەش ناوە پێغەمبەر صلی الله عليه وسلم پیاوێ فەرمووی ئەگەر هیچم نەبوو بیبەخشم فەرمی قسەی خێرکە فەرمی ئەگەر نەیزانی قسەی خێرکە فەرمی فەلیومسک شەڕه عن الناس فهو له صدقه نازانە قسەی خێرکە با قسەی خراپ نەکە با سەبەبی جوڵە و حەرەکاتی قەڵەمی زبانی ئەم سەبەبی ناڕەحەتی خەڵک نەبێ فەرمی ئەوە بۆی با شەڕی لە خەڵک بگرێتەوە ئەوە خوا بە سەدەقە بۆ نووس لە ڕیواتێکدا هاتووە ئیبن عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ وەک لە دوای نوێژی فەجر بڵین لە حەرەمی مەکی دانیشتووە دەرس و وانەی وتوەتەوە بە خەڵک لە ڕووی تەفسیر لە ڕووی قورئان لە ڕووی حەدیث لە ڕووی تەنانەت زمانی عەرەبی لە کۆمەڵە ڕووە ئەو خەڵکەی کە وافد بوونە هاتوون بۆ مەکە لەوێ ئەم خۆی تەرخان کردو بۆ ئەوی وانە بڵێتەوە بە خەڵک ئەمەش ئەچێتە بابی عەتا و بەخشین و بەخشەوە لایەن ئینسانەکانەوە بۆ نمونە لە ڕووە معنەویەکە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لله خزائن الخير والشر خزيني خير وخزيني شر هردو گەنجینەکە مەلئە پڕن ئەفەرمێ جعل الرجال مفتاحا لها کۆمەڵی خەڵکەنە من بە کلیلی ئەم خەیرە بەڵێ علم و زانست و زانیاری یەکێکە لە هەرە خەیرە پێشینەکان کە ئەمێنێتەوە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم إذا مات ابن آدم انقطع عمله إلا في ثلاث لسێ شتانە بێ هەموو عملی ئێمە ئەبچڕێ یەکێ لەوانە علم ينتفع به علمێکە خەڵقی فێر کردووە بە ملیۆنەها خەڵک بڕوا ئەو علمە
بۆ ئەو ئەنووسرێ و بەبێ ئەوەی لە ئەجری ئەمانیش کەمکە. وهروەها پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم فەرمێ صدقة جارية، دوای خۆی پردێ، دوای خۆی کتێبێکی تەرجەمە کردو، دوای خۆی کۆمەڵە فەرموودەی تەرجەم ڕاوە شورۆڤە کردووە، ئەمانە هەر هەمووی لە میزانی حەسەناتیەتی. لەبەر ئەوە بەڵێ هەموو معنەوی و مادیش ئەگرێتەوە. یا کوڕێکی بە ئەخلاقی بەخشیوە بە کۆمەڵگەکەی. وەلەدون صالح، وەلەدون صالح یەکێک لەوانەیە کە دوای 100 ساڵ باوکی عمرکایە دوای دایکی. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە بۆی تۆمارەکە. منداڵێکی صالح پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم زۆر مردوو هەن بە مەئمور دەڵێن ئەم خێرانە هی ئێمە نییە. مەئمور جوابیانەتەوە فەرموون بە ئەمری خوا ئیستغفار و بەنیکە لەک، ئەمە مناڵەکانت دەست بەرزەکاتەوە بۆ ئاسمان، خوای گەورە بۆیان تۆمارەکە. لەبەر ئەو پەڕانەوەی ئەوان بۆ ئێوە تۆمارە. یعنی ئینسان ئەتوانێت بە فەزڵی خوا ئەوەندەی کەوا ڕەحمی خوای گەورە ئەوەندە فراوانە، ئەتوانێت ئینسان بە چاکەکانی دایە و بابەشی لە ناو گۆڕا شادومانکە مادام بە ئەهلی ئیمان ڕۆشت بێتن، و ئەتوانێت سەبەبی خەیری مامۆستاکەیشی بێ لە ناو گۆڕا شادومانیکە بەو علمی فێر بووە بیگەێنێ. ئەوانە هەمووی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەردوو خەزێنەکە خوا کۆمەڵی خەڵقی بۆ دانا و ئینسانی وا هەیە دەبێتە سەبەبی هیدایەتی ئومەتێ، ئینسانی مرۆڤی وا هەیە دەبێت حاکمی وا هەیە با بڵێن، دەسەڵاتداری وا هەیە، ڕیسپی وا هەیە، بابی وا هەیە، ئەبێتە سەبەبی ئیسلاحی شارێک، خانەوادەیەک، گوندێک، هۆزێک لەسەر دەستی ئەو ئینسانەیە خوای گەورە هیدایەتیانەیە و ئەبێتە کلیلی خێر. و هەشمانە مەعاذ الله خوا پەنامان بە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خەزائین گەنجینەکانی شەڕ و ئیبتیلا و تاقیکردنەوە پڕە هی خوا. ئەفەرمێ کۆمەڵێک کەسەن کلیلی و ناڕەحەتیانن، خوایان کە بە کلیلی ناڕەحەتی طبعا بە حەزی خۆیان و بە تامەزرۆیی خۆیان، چونکی خوا فەرمێ فەلەما ئەزاغوا ئەزاغ الله قلوبهم، ئەمان خۆیان حەزیان لە خراپە کرد، خوای گەورەش بەو شێوازە هیدایەتی نیان بۆ چاک. بەڵ دکتۆر گیان زۆر کەس ڕۆژانە لە تاو فەقیری و نەبوونی خۆی لەوە چێ تووشی ناومێدی و ڕۆژبینی و حتا زۆرجار ناشکری ژەبێ کە بۆ مناڵێ من لە بەیانی نوێژەمێنێ ئەچم بۆ کرێکاری ئێوارە دێمە نوێژەکان بە تاوی پێکردن ئەشتوانم خێر و سەدەقێ بکەم وەکۆڵێت دەوڵەمەند دنیای کڕی. سەرەکەی لە سەردەمی پێغەمبەری خوا ساسە ئەم گلەیی و ناومێدیە هەبووە، هاوڵە هەژارەکانەچن لای پێغەمبەری خوا ساسە ئەی پێغەمبەری خوا وا پیاوانی هاوشێوەی ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلی و تەلحە و سەعد و عەبدوڕەحمانی کوڕی عەوف کە یەکێ لە بازرگانە هەرە گەورەکانی مەدینە بوون سەلامی خۆیان لێبێ، وا بۆ منە بە خێر و خێرات و ئاڵتون بەخشین و حشترکردین بۆ سوپا و بەڕێکردنی سوپاکان بەهەشتیان بۆ خۆیان کڕیوە. کەچی پێغەمبەری خوا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم شتێکی معنەویان پێ ئەفەرمێ من کۆمەڵێ زیکرتان فێرەکەم کە ئەگەر ئەوان بە قەت قورسایی و گەورەی کێوی ئوحود ببەخشن ئەوان ناگەنەوە بە ئێوە. مەبەستم ئەوەیە ئەم بەخشندەیە مرۆڤ ئەتوانێ تەنانەت ئافرەتێ لە کاتی قاپشۆرینە، مجێورێ لە مزگەوت، مامۆستایە لە کاتی دەرزوتنەوە، هەر کەسێ شۆفێری لە کاتی بۆ من شۆفێریکردن ئەتوانێت بۆ نمونە ئەگەر نەتوانێت بەس سەروەت و سامان و بەشتی مادی ببەخشێەوە ئەتوانێت لە لایەنی معنەویەوە هەزارەها دەواازەی تری بۆ هەیە کە ببەخشێ. ئەم دەواازەی بەخشینە معنەویانە کامانن کە ئێمە ڕۆژانە ژنێک لە ماڵەوە، مامۆستایەک لە قوتابخانە، کرێکارێک لە سەری شەکەی شۆفێر لە ناو سیارەکەی بتوانین ئەم دەواازان بەڕووی خۆمان بکەینەوە وەکۆڵێ لە بەرامبەر بەخشینە مادیەکانە بتوانین بەخشینە معنەویەکان زیاتر ببەخشین. ڕاستە ئەو خوێندنەوانەی ئێمەی بەشەر هاوڵانیش خوێندنەوەی بەشەریان هەبوو مرۆڤانە. دیدی ئەوان هەندێک لە هاوڵانی هەژار فەرمیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ذهب أهل الدثور، ئەوانی کە پارە و سەرۆت و سامانیان هەیە پێشکەوتن ئێمەش لە دواوەی. فەرمی دوای نوێژەکانتان 34 جار الله أكبر، 33 جار استغفر الله، 33 جار سبحان الله، 33 جار الحمد لله. ئەوانە بکەن مەگەرێکی وەکو ئێوە بکەینا پێشتان ناکەوێت. واتە ئەو مادیانە جزئێکە لە پێشکەوتن، هەموو پێشکەوتن نییە. و ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبێ حەدیثێکمان بۆ دەکێڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بە دەروون ناسانە باسی ئەوەمان بۆ کە فەرمێ ئیثنەتانی یەکڕەهوهما ابن ئادەم، دوو شت هەیە نەوەکانی ئادەم پێیان ناخۆشە، پێی ئاڵۆزن، حەزی لێ ناکرد. ئەفەرمێ یەکڕەه المەوت، زۆر جار مردن ئەفەرمێ پێشەوەی تووشی فیتنە و ناڕەحەتی بێ و دینەکەی لاواز بێ و یا دینەکەی لە دەست باخوا ئیمرێنێت. ئەفەرمێ ئەوە زۆر باشترە بۆی ئەو مردنەوە لەوەی تووشی و فیتنە و ناڕەحەتی بێ. و ئەفەرمێ وقلة المال، ئەفەرمێ کەمی سەروەت بەنی ئادەم زۆری پێ ناخۆشە، بەڵام ئەفەرمێ قلة المال أقل للحساب، چەند ماڵە کەم بێ ئەوەش حیسابە کەمە.
وپێغەمبەر لە مژدا فەرمودەیەکی مژدا ئامێزە صلی الله عليه وسلم فەرمووی ئەوەی کەوا یەکەم پۆل ئەچن بۆ بەهەشت فقەڕای مهاجرینن، هەژارەکانی مهاجرینە. و لە فەرمایشتێکی ترا کە شێخ ئەلبانی ڕەحمەتی خوای لێ بێ ئەفەرمێ حەسەنە ئەفەرمێ ب500 عام 500 ساڵ پێش دەوڵەمەندەکان داخڵی بەهەشت دەبن و استەقبال ئەکرێت. لەبەرەوە فەقیری معنای ئەوە نییە کە بینی خۆت و خوا تێک چووە، و فەقیری معنای ئەوە نییە کە خوا لێت تووڕێیە، بەڵام ئەوە جۆرێکە لە ئیمتیحان و ئیبتیلا و هەیە ئەگەر بێت و دخوا دەوڵەمەندیکە تەغا تووشی تغویان کەواتە هاوکێشەکە لە نێوان قیامەت و دنیای پێچەوانە بێت لە دواوەن لەوێ لە پێشەوەن. لێرە زۆری هەیە لەوێ حیسابی زۆری لەسەرە من ئەینە لەکە هذا لەکوێت بوو فيما أنفقه يعني أو چوارە هێشتا لە ناو گۆڕایە، هەشتا لەژێر گڵی گۆڕایە پرسیاری لێ ئەکرد سەروەتت چۆن پیا کرد و چۆن سەرفر کرد. هیچ جای جەناوی مامۆستا عەفو لە حاڵەتێکە ئەم ئینسانە بۆ نمونە تووشی ڕیا بێ، تووشی کەسەل بێ، تووشی ئەوە بێ کە حەز نەکە ئەم ماڵی ئینفاقکە لە پێناوی خۆی پەروەردگارە. ئێستا دەینەوە بۆ خزمەتی ئەو تەفسیری ئەو ئاەتە پیرۆزانەی کە خوێندت کە خوای گەورە ئەفەرمێ منن ولا ئەذا، چەند خێرەکەی حەڵاڵ بێ و چەند نیەتیشی پاک بێ، کە منەت و ئازاری فەقیرەکەی یا من نەبوومە لە برسا مردی ها فڵان خێرم پێ کردی، ئەو ئازارە ئەو منەتە خوای گەورە ئەفەرمێت ئەصابەه وابل، وەگەوایە بەردێکی ڕق بارانێکی تیژ لەیە چۆن هیچی پێوە نایڵێ بەو شکڵە بە منەت و بە ئازاری ئەو فەقیرەکە بیکا بەسەریا دەوڵەمەندەکە هیچی پێوە نایڵێ. و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم أول ما يسعر بهم النار، ئەوانەی کە ئاگریان پێخۆش دەکەن خوای گەورە بمان پارێزێ ئێمە و دایە و بابە و دۆستان و ئازیزان و ئیمانداران لە ئاگر. ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم أول ما يسعر بهم النار، سێ کۆمەڵ هەیە ئاگریان پێخۆش دەکەن، واتە یەکەم پێشەنگن پەناگرین بەخوا بۆ ناو دۆزەخ. یەکەمیان ئەو کەسانن کەوا سەرۆت و سامانیان زۆرە، خوا فەرمێوانم نایتێ ئەوش لە وەڵاماڵێ بەڵێ پەروەردگاری باڵا پێ فەرمێ چیت پێکرد، ئەڵێ لە پێناوی تۆیە بەخشی. خوای گەورە پێی ئەڵێ مەعاذ الله خوایە پەنامان بەی، ئەفەرمێ کەذەبت درۆت کرد، لیوقال لەکە متصدق، بۆیە کردێ بۆی بڵێن ئای کە چەند خێرەوەمەنێکی باشی، ئای کەوا ئەی لەم پیاوە چەند ئەی حاجی فڵان خێرەوەمەنە، بۆ ئەو نیەتە کردت وەقەت قیل ئەوەت پێوترا لە دنیا ئەو ڕوتبە وەرگرت، بەڵام لای خوای گەورە هیچ شتێکی نییە بۆ دۆزەخیە بن، بەخشندە بووە پاڵک پارەکە حەڵاڵ بووە بەڵام نیەتەکە خراپ بووە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم فەرمێ خوای گەورە مەبتوغیە به وجهه إن الله طيب، خوای گەورە پاکە و ئەوشی بۆ ئەو بێت تەنها بۆ ئەو بێ قبوڵیەتی و مەبتوغیە وجهه، ئەوەی کە تەنها لەبەر خاتری پەروەردگار. جاء أو آياتش الله الذين يبخلون ويأمرون الناس بالبخل دواتر ومن يوق شح نفسه أو يجهر أو أنا أقدر أو بخيلية جا سيري كين أو يك بخشندية هندي درختمان هي دەبێت لە بەهارە هەموو پیسەکەی لێوەکەی جا گوڵی جوانەیە و بەروومێکی جوانەیە یا مامۆستا دارمێ و هەتا نەیبڕی بەرێز زۆرتر بەرز بەڵە سەدەقەش پێغەمبەر فەرمێ صلی الله وەک ئەو قەڵەمە وایە ئەفەرمێ سوێنی لەسەر خۆم کەوا سەدەقە ما نەقەست من مال ئەسڵن لە ماڵ کەم ناکە. طبعی بەشەر وا ئەزانن لە ماڵ کەمەکە، بەڵام سەدەقە سەبەبی زۆربوونی ماڵە. و پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم باسی ئەومان بۆکە کە ئەفەرمێت ئەو سەدەقەیە ئەبێتە چی؟ ئەبێتە ئەوەی کە مەلائیکە دوعای بۆ ئەکا. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ما من يوم، هیچ ڕۆژ نابێتەوە ئیلا خوا دوو مەلائیکی داناوە، یەکێکیانە فەرمێ اللهم أعطي منفقا خلفا، خوای ئەوەی ئەبەخشێ پڕیکەیتەوە، خوای جێەکەی پڕکەیتەوە، و ئەفەرمێ اللهم أعطي ممسكا تلفا. ئێمە زۆر دەوڵەمەنی زەبەلاحمان بینیوە کە بەخشندە نەبووە، خوای گەورە هەر خستوێتە موقعی سواڵەوە. و ئەوەی کە ئەهلی سەدەقەیە کۆمەڵێک منفعە لە سەدەقەیە هەیە، یعنی زۆر عجائب و غەرائبە. خوای گەورە ئەفەرمێ خذ من أموالهم صدقة ليان ورقرة دو صفة بازكة أفرمي تطهرهم وتزكيهم سبحان الله أو تطهيرا شون سجل لتاوان باقا كاتوا خوابي باقا كاتوا لا شيء مروفيش زانانا فرمون لنا خوشي باقا كاتوا يكيق لا أوانيك الانترنت مقاليك لسر خوين وسيوا دل جار اللي جار كان لأوروبا بو سفر التاجري كي مسلمانا دەڵێ چوون بۆ خەسەخانەیە چێکێکی خۆم کرد با بزانم نەخۆشم یاننا دەڵێ پێیاوتم تۆ مانگێکماوە فرای خۆت کەەوە عملیات کەوتم عملیاتی چیوتیان جگەرت فەوتاوە تووشی سەڵەتان بووە دەڵێ تووشی شۆک بوو
دەڵێت چوون بۆ شوێنێکی تر بە هەمان شێوە فەحسێکم کرد وتیان بەبێ ئەویان پیشان بەم وتیان بەهیلا کاچووی فریای خۆتکەوە دەڵێ ئەمجا خێرا گەڕامەوە بۆ لای ماڵ و مناڵم بۆی وەسیەت بکەم بۆی پێیان بڵێم من هیلاکم نەخۆشم بە خۆم نەزانیوە دەڵێ بەڵام بیرم کە گەڕامەوە سەردانی دوکانی قەسابێکم کرد دەڵێ ئافرەتێک هات پێی وت ئێسقانت لایە منش گوێم گرتم لەوانەیە مە حیواناتی هەبێ بە خێویکە ئەڵەوتم ئێسقان پێی وت ئێسقانە بۆ چییە؟ وتوی ئەڵێ بە قەسابەکەم و لێی پرسە ئەڵەوتی ئەو ئێسقانم ئەوێت بۆ ئەوەی کە من مناڵی هەتیوم هەیە پارەم نییە گۆشتیان بۆ بکڕم بەوە تامی شلەکان بۆ تامارەکەم دەڵێ بە پیاوەکەم وتم تکال لێ ئەەکەم ئەوەندەی کە لە ماڵ و مناڵی خۆم گۆشت ئەبەم بەقەدەر ئەوە بۆیان ئەنووسی پارەی 1 ساڵم بۆ تەسلیم کرد وتم پێی بڵێ کەی حەزی لە گۆشت کرد هەموو هەفتەیە 1 کیلۆ گۆشتی بۆ هەیە ئەڵێ ئەویش لە وەڵامە وتی یا ڕەبی خوا سەلامەتی دنیا و قیامەتەکە خوا سەلامەتی دنیا و قیامەتەکە ئەڵێ کاتێک گەڕامەوە چوومەوە بۆ ئەوروپا بۆ هەمان خەسەخانە وتم ئەوە حاڵمە عملیاتم کە وتیان فەحسیان بۆ کردم وتیان تۆ هیچ نییە وتی ڕاچێتە پێشوم دەرێنا وتمەوە مانگی پێشوو بۆتان نووسی و وتیان تۆ هیچ نییە وتی چوون بۆ خەسەخانەیەکی تر پیان وتم هیچ شتێکن نییە وتی ئەم جارە بیرم کردەوە کە خوا ئەفەرمێ تزەکیهم وتطهرهم ئەو تەسکیە و تەطهیرە ئەو فەرموودە موعجیزە ئامێزانی خوا پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم لە ئێمەیە ڕەنگ ئەداتەوە و هەموو یەکێ لەوانی دۆستایەتی خوا هەڵبژێرێ وەخوای گەورە ئەوەی پیشانەیە و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم یەکێ لەوانە کە ئەحەوێتەوە لە ظلی عەرشە ئەو پیاوەیە ئەنفەق یەمینەه ئەی بەدەست ئەی بەڕازی بەخشێ لا تعلم شماله ما أنفق يمينه چەپی نازانی يعني ئەوە بەنهێنیەیکە و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم في ظل صدقته ئەو صدقە خوای گەورە سێبەری بۆکە ئەوانەی هەیەە فریاکەون ئەو ماڵە ئەڕوا پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێکیان هاتەوە بە دایکمانی فەرموو عائیشە ڕەزای خوا لە خۆی و باوکی بێ فەرمووی عائیشە چی ماوە لەو حیوانی سەرمان بڕی عائیشە فەرمووی بەس سەرشانەکەی ماوە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم هەمووی ماوە بەس سەرشانەکەی فەوتاوە کە هیچتا نەکراوە بە سەدەقە واتە ئەوە ئەڕوا پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم سەدەقەکەن ڕۆژێ ئەوەی کە ئەیبەخشن کەس لێ تاوەرناگرێ يعني خلق أو ندولة ما نبي أو تيرة به أم أزمة يا أخوة وعدي إن بعد العسر يسر دواينا خوشي خوشية أفرمي إن بعد العسر يسرا زانان وبيغمر أفرمي صلى الله عليه وسلم لن يغلب العسر وتا عسر بسر يسر زالنا به يسر زال به آسان كاري خوا دري خيركاته ولا عبد كاني خوي خوا مهربانا أما تي أبري إنسان تواني خوا يقول أفرمي إطعام في يوم ذي مسغبة يشي لواني لآقر خوا عبدەکانی خۆی پێ ئەپارێزێ بەخشینە لە ڕۆژە ناڕەحەتەکانە ئەو ڕۆژی کە ئەو دایکە ئەڕواتەوە شیری نییە ئەو باوکە ئەڕواتەوە مناڵەکەی شیری نییە ئەگری داوای جلی جەژنی لێ ئەکا نیەتی داوای یاری لێ ئەکا نیەتی داوای شتی خۆشی لێ ئەکا نیەتی بۆی باتەوە خوا ناوی ئەبا بە ئیطعام مناڵێک باوکی نەبێ مناڵە باوکی نەبێ و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم أنا وكافل اليتيم هاتين كالهاتين فرمي وكم دو بنجوين ليم جانا بيته ولا باشتا وبيغمر فرمي صلى الله عليه وسلم او يضل الرقه يجي لي برسي فرمي من ضلم رقه اما شيم لقران وحديث بيست ضلم نرمكا جيب جيكم بيغمر فرمي صلى الله عليه وسلم فليمسح راس اليتيم ورد زبينا بسريهتيوا يعني لي برسا زانت شي نقصانه يا اسوديك خوش جزرانك وشادمانك شادماني دين وجيني بدواوي بيغمر فرمي صلى الله عليه وسلم ومجدي كتر بوانيك متصدقا بيغمر فرمي صلى الله عليه وسلم الصدقة يقي صاحبها حر القبر ومصارع السوء يا سبحان الله سيركا أو أهل صدقة به خواي قورا مردني خيزة من نايمريني مصارع السوء واتا كوتنيق لسرجيا كوا بي بمري وقيزة بيت خواي قورا إباريزي أو متصدق به ويقي حر القبر ولا آقر تو آقري أو هجارة ضلي برا كالبيا لجان قري قرتو الضلي لتاو آزار ونبوني وبرسيتي تو تيري أكي ساري أكي توا خواي قورا الجزاء من جنس العمل باداشت اللي عيني باداش جداتوا بيغمر فرمي صلى الله عليه وسلم يقي صاحبها حر القبر لكالبو تاريكيو أو نارحتي ناوغور لو جاني ناوغور كوجاني ناوغور خواي باريز دكتور جان خاتو عائشەی دایکی ئیمانداران ڕزا و ڕەحمەتی خوا لە خۆی و باوکە زۆر بەڕێزەکەی بێ ئەفەرمێ پێغەمبەری خوا سانسەم بە درێژایی ساڵ زۆر بەخشندە و وەکوڵێ یارمەتیدەری هەژار بوو بەڵام لە ڕەمەزانە ئەم بەخشندەیەی گەیشتۆتە لووتکە لە ئێمەش هەستەکەین مانگی ڕەمەزان زۆر لەگەڵ بەخشندەیدایە
حتا بوونە لە وڵاتی خۆشەویستی کوردەواریشە خەڵکی بەخشندەی و زەکات و خێر و سەدەقەکانیان بە زۆری سەرفیترە و فیدیۆ ئەمانە ئەخەنە مانگی ڕەمەزانی پیرۆزەوە. تەنانەت بوونە ئەبینین بەخشندەی لە مانگەدا ئەبێتە چەقی خودی مانگەکە. ئەم بەخشندەیە یان بوون بە چەقی ڕەمەزان بەخشندەی کە ئەبێتە چەقی ڕەمەزان بە مانای چی دێت؟ لە ڕەمەزانە زانان هاوڵان پەیوەندی بۆ منە بە پاداشتە زۆرەکەیەوە هەیەم هەر خودی مانگەکەی مسلمان حەزەکەن بەو شێوە بەسەری بەرن. کۆمەڵە معجیزە فەرمایشتی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم لە ڕووی بەلاغەوە بەس عەرەب لێی تێگە یاوەی عەرەبی زانە و هەندێک فەرمایشتی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم معجیزەکەی واتە ئەوەندە بۆ هەموو کەسێک یعنی کە ڕۆیاڵێکیش لێی تێگە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لە ڕەمەزانە صفیدەتی شیاطین شیاطینەکان جڵەویان ئەبەسرێتەوە ناتوان نوکو جاڵان جڵەو بکەن واتە جوڵەیان کۆتەکرێ ئەمەش نیشانەی هێمای بەرەکەتە. و پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ فتحت أبواب الجنة دورگای بەهەشت جواڵا ئەبێ یعنی بۆنی بەهەشت با بڵێن بە زاراوەیەکی تازە ئەو بۆنە ڕەم بێ جۆرە لە جۆرەکانی بگاتە ئیمانداران لەسەر زەویە لەبەرەوەی هەمووی مشتاقی بەهەشتە هەمووی مشتاقی خێرە مشتاقی شەو نوێژە مشتاقی سەدەقەیە تا مزرۆی سەدەقەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم هاوڵانە فەرموون ئەجود الناس جەواد بەخشندە لە نەبوونیش هەر بەخشندە بووە کەمیشی بوو هەر بەخشندە بۆ پێغەمبەر صلی الله ئەگە بیاو تا بەرگەکەی خۆتمان بەرێ پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێکیان ڕیدا ئەوەی ئێن بەسەرشانی هاوڵێوەتی بمەرێ دایکەند و دایە صحابە لێی تووڕە بوون فەرمیان بۆ پێغەمبەر ئیحراج کرد صلی الله عليه وسلم فەرمی والله هذا كفني والله ما بكفنم ئەو صحابە وفاتی کرد ئەویان کرد بکفنی کە بەرگی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم یعنی بەو شێوازە و فەرمی يحب الجواد خوا ئەهلی جودی خۆشەوێ بەخشندەی خۆشەوێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم هاوڵانە فەرموون لە ڕەمەزانە هەموو شەوێ لەگەڵ جبریلە بەدیداری سەلامی خوا لە جبریل و بەدیداری یەکتر شادە بوون واتە بینینی ئەهلی خەیر هێمایە بۆ بەخشین. جبریل کەوا بەڕێزترین مەلایکەی خوایە هەڵی بژاردوو بۆ نادنی بۆ لای هەموو پێغەمبەران سەلات و سەلامی خوایان لەسەر بێ و هەروەها فەرمێ قورئانیان مدارەسە کرد و لە ڕەمەزانە دوو جار ئەو جاری کە وفاتی کرد بەسەر قورئانە چوونەوە بۆیە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم أجود ما يكون في رمضان لە ڕەمەزانە کە ریحی المرسلە وەک بایەکی گشتگیر چی خەیری پێ بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی پژان و بە گوژم تەسلیمی خەڵکی ئەکرد و سەلات و سەلامی خوای لێبێ. واتە ئەو بەخشینە پەیوەستە بەوەی کەوا ئینسان چەنە پڕ ئومێد بێ لای خوا و چەنە تا مەزرۆی بەهەشت بێ و ڕازیبوونی پەروەردگار ئەوەندە لە دنیا ئەوەندە دنیا بە کەم سەیرەکە ئەوەندە دنیا بێ سوود سەیرەکە بەزناوی مامۆستا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئەوەی کە کەمی هەبووە بەخشی بێتی یاخود هەر نەی بووە هەر بەخشی بێتی ئەمە لەگەڵ ئەوەیە یەک ئەگرێتەوە کە لە عەرەبیە شتێک هەیە لە قەلیل دائم خەیر من کەثیر منقطع حدیثێکی صحیحە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئەفەرمێ قەلیل دائم خەیر من کەثیر منقطع بەڵێ فەرمایشتێکی پێغەمبەرە صلی الله عليه وسلم واتە ئەگەر کەمیش بوو هەر ببەخشی ئینسان حتا ئەو سەحابەی کەم ئەو سەحابەی ئەم حەدیثەمان بۆ جێڕێتەوە تلمیزەکەی کە تابعیە فەرمێ کە وتی لە پێغەمبەرم بیستووە صلی الله عليه وسلم إن العبد في ظل صدقته لەژێر سێبەری سەدەقەکەیە ئیسراحە دەکات لە ڕۆژی زیینوبوونەوەیە لە ڕۆژی وا بوو هیچی نەبوو ئەم بینی لە نێو کەمیە واتە لە نێو لۆچی ڕیداەکەیە بەڵێ ئەم بینی سەرکە پیازێکی نابوو بۆ خێر وتم بۆ ئاکەی وتی ئەمەوێ هەموو ڕۆژە سەدەقەیەکم هەبێ نامەوێ هیچ ڕۆژە بێخێر بم لە ماڵەوە هیچ نەبووە فەرمێ ئەم بینی سەرکی پیازی هێنای کە بە سەدەقەی و بە ئەمەم هەبێ بۆ ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وای فەرمووە ئەمە سێبەرم بێ لە ڕۆژی چیرۆکێکی شەیە مامۆستا ئەڵێن ئافرەتێک نازانم کە مزگەوتێک دروست کراوە چووە شتێکی لە ماڵ و لە حاڵی خۆی بەخشیوە بەو مزگەوتە کە دوایی خی گەورە پاداشتێکی زۆری داوەتەوە لە ئەنجامی دروستکردنی ئەو مزگەوتە بەو شێوەیە. بەڵێ قوربان لە بینی تابعیە ئەحمەدی مسکین هەیە لە بەسڕا کە لە 150 هیجریا بووە. ئەحمەدی کوڕی مسکین دەڵێ ڕۆژێک هاتمە دەرەوە لە ماڵەوە مناڵەکەم لە برساگریە هیچ نەبوو بیخۆی ساڵێکی قاتی و قڕی بوو بەسەر بەسڕای هاتم دەڵێ بیرم کردەوە هاتم وە کەسیش نەبوو قەرزی لێ بکەم دەڵێ هاتم لای خان واتە ئەوانی کەوا وەکو معرەزی ئێستا پێشانگای فرۆشتنی ماڵ نووسینگا دەڵێ ماڵەکەمان ماڵەکەی خۆم لەوێ دانا کەوا بیکڕن بۆ ئەوەی ئەو ساڵە قات و قڕی پێ بمەسە وەکو ئەم سەردەمێسە هەیە ئەو ساڵە قات و قڕی خۆی جوانترین شتی خۆی لە ماڵەوە ئاڵتونە ساری گران بەهایە ئەو شتانی دەرێنەوەی فرۆشێ بۆی ساڵێ ئەم ساڵ بباتە سەر
ئەحمەدی کوڕی مسکینە فەرمێت هاوڕێیەکم بینیمی هەستی کرد کە زۆر بێتاقەت و ماندووم دەڵێ لە تێ کولێرەیەکی نوشتاوەی دامێ وتی ئەمە بە برسێتی خۆتی پێ بشکێنە دەڵێ بیرم کردەوە نامە بندەسم نەم خواردچم لە ماڵەوە مناڵەکەمی پێژیر کەمەوە دەڵێ بەڵام لە ڕێیا بینیم ئافرەتێ ئەگریا ئەیو ئەمە بێ باوکە خەریکە لە برسە ئامرێ هیچمان نی هاتوومەتە دەرەوە ئەڵێ لە دوو خەیاڵا بووم خەیاڵە نانەکەی بندەسم تەسلیم کەم یا بیبم بۆ گریانی مناڵەکەی خۆ دەڵێ بیرم کردەوە خوا ڕەحم و ڕاحمینە ئەو بێ باوکە من باوکی ئەو باوکی نییە چێشتی بۆ پێیان دەڵێ نانەکەمدا بە ئافرەتەکە وتم بێ بەو مناڵە ئەڵێ ئافرەتەکە ئەم جاریان گریانی فرمێسکی خۆشی ساردە گریانی ئازار گەرمە ئەڵێ ئەمجا لە خۆشییا فرمێسکی ساردی ئەڕشت تک تک فرمێسەکە هاتە خوارەوە دەڵێ مناڵەکەی پێتیر کرد مناڵەکە ژیر بۆەوە لە گریا ئەڵێ ئەمجار چوومەوە بۆ بازار تا بزانم چی بێ ماڵەکەمان لێ بکڕێ یا مقدمەیەکم باتێ تا ئەمڕۆ مناڵەکەم تا ئێوارە ئەوە نەگری لە برسا بێزار نەبێ دەڵێ پیاوێ بانگی کردم وتی ئەحمەد وەرە پیاوێکی دەوڵەمەند هاتووە بۆ ماڵی ئێوە پرسێ دەڵێ باوکم وفاتی کردبوو 30 ساڵ بوو بەڵام تاجیر بوو دەڵێ کاتێک کە چوون بۆ لای پیاوەکە وتیان ئەمە کوڕی فڵان کەسە وتی ئەزیزەکەم من 30 ساڵ پێش ئێستا قەرزاریەکەم بەسەرا هاتوو پارێکی باوکی تۆ قەرزارم ئەوە چەنوشترێ بارم بۆ هێناون لە کاڵاو لە پارش قەرزاری باوکتانم وەریگرن بەڵە قەرزەکەی پێیامەوە زۆر شادومان بوو دەڵێت ئەمجار لێن دەستم کرد بە بەخشین لەو قات و قڕیە دەڵێت ئەلحەمدولە من ماڵم نەفرۆش دام بە براو کەس و کارەکەم ئەوەی کە بیراتەکەیە دەڵێ ئەمجار جارێ لە خەوما بینیم منیان بردە سەر میزان دەڵێ کە بریانە سەر میزان ئەوانی کە بەخشی بووم هەمووی سفر بووبوویەوە لەبەرەوەی عجبم تیا بوو تویان پێت خۆشە پێم بڵێن متەسەدیق وەرنەگیرا بوو ئەڵێ وتم هەلەکت لە دڵی خۆما وتم وەڵڵاهی تە بە هیلاکاچ دەڵێ وتیان ماوتە پەلەمەک دەڵێ میزانم خەریب و خراپەکانم قورزە بوو وی بۆ دۆزەخم برد دەڵێ وتیان بۆستە ئەڵێ کە بینیم چیان هێنا لە تەنانەکەیان هێنا کە بەخشی بوو وتیان ئەم لە تەنانە تۆ لەو پڕی محتاجیا بەخشیوتە ئەڵێ نانەکەیان خستە سەر میزانەکە حەسەناتم قورس بوو ئەڵێ وتیان ئەوە نەجاتێ بوو تۆ بۆ دۆزەق ناڕۆی بۆستە ماوتە ئەڵێ وتم خێرم نەما هەمووتیان حساب کرد و ئەوەی کە سفر کردایەوە عجبم هەبڕیام هەبوو هەمی سفر بوو ڕۆی سوتا دەڵێ وتیان ناشتێکی تریشی ماوە دەڵێ وتم چییە دەڵێ هێنایان چەند فرمێسکی شادیم سەبەبی فرمێسکی شادی ئەو ئافرەتە بێوەژ نەبووم ئەفەرمێ هێنایان پێوایان خسیان سەر میزان ئەو نەیتر قورس بوو دەڵێ ئیتر وای لێ هات ئەلحەمدوللا و بە سەبەبی نەجات دکتۆر گیان پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مانگی ڕەمەزاندا ئەوەندە بەخشندە دەبوو تەنانەت ئەوەی کە لە دەستیدا ببوو ئەوەی کەشکی ئەبر بۆونە ئەی بەخشی وە تەنانەت بەردەوام داوای لە هاوڵان و خێزانە بەڕێزەکانی خۆی کرد کە ئەوەی هەیەەوە ئەوەی کە خۆشەویستە لەلایەن بیبەخشن ئەمە بۆ ئێمە بۆ شوێن کەوتوانی پێغەمبەری خوا دوای 1400 صلی الله عليه وسلم چ پەیامێکی هەڵگرتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوێت چیمان پێ بفەرمێت ئەوێ ئەومان پێ بفەرمێ کە خوا ئەفەرمێ قل متاع الدنيا قليل والآخرة خير لمن اتقى چێژی دنیا کەمە و کورتە و تاقیکردنەوەکان لە دنیا دایە و ئەوەی کە لای خوایە خەیر و ئەبقا ئەوە ئەمێنێتەوە ئەوە هەتاهەتاییە و دنیا دار الابتلاء دار المحنة خوا گەورە ئەفەرمێ لنبلونكم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات ئەوە امتحانێکە برسێتی و هەروەها سەرۆت و سامان ڕۆشتن نەمان دۆستان و ئازیزان مردنیان خوای گەورە ئەفەرمێ فەبەشیر الصابرین مژدە لەوانە کە خۆڕاگرن و ئەزانن ئەوە حکمی خوایەوە بە ئەمری خوا نەبووە و ناژبێت حەدیثێک هەیە عەفوو کاک ریاض بنای مامۆستا لە 40 نەوەویە هاتووە کە ئەڵێ واعلم أن الأمة لو اجتمعت على أن ينفعوك بشيء لن ينفعوك إلا بما قد كتبه الله لك وإن أرادوا أن يضروك بشيء لن يضروك إلا بما قد كتبه الله عليك أم تفسيري أم فرموديت شيء وإنسان شون أتواني پشت بو ببستيك أخواي جورا يعني بونمون لجير قرزي چي زورايا لجير تنجيكايا ناتواني يعني أميدي لي براوك ناتواني لم زور حالة نجاتي به شون دڵی خۆی باتەوە بۆی کە ئەگەر خوای گەورە شتێکی بۆ نەنووسیبێ هەرگیز ڕێگە نەدا ئەو شتەی بەسەر نایەت و نابێت ئێمە لە وڵاتانی ئەوروپادا لەو پەڕی تێریان و لەو پەڕی ئاسوودەییان بەڵام ئەبینین ئەوان زۆر ئینتیحارەکەن خۆیان نەکوژن ئەو کەسانی کە خۆیان نەکوژن بۆ ئومێد دەبن لە ڕەحمی خوا بۆیە
یەکێ لە ئەسبابی بەهێزی ئیمان زانایانە فەرمون علو الهمة من الإيمان بەرزی همت لە ئیمانەوەی و پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتی ئەفەرمێ ئێوە بەو شکڵە الئینس و جین کۆ ببنەوە بۆ شتێ ئیسفادە و پێ بگەێنن ئیسفادە و پێ ناگەن ئیلا وەی خوا نووسیوێتی واتە ئەمانە هەمووی تەقدیری ئیلاهی و ئەبێ ئێمە ڕازی بین بە قەدەری خوا بەڵام پاش قەدەری خوا لۆمەی خۆمان بکەین لەسەر هەڵەکان چۆن پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم أن العبد يحرم الرزق بذنب يصيبه رزق كمكا خوا رزقێکی بۆ ناردووی ناگا بە تۆ لەبەرچی ئەی تەحویلێکا بۆ شوێنێکی تر لەبەرچی بذنب يصيبه لەبەروی تاوانێکی کردووە استغفار داوای لێ خۆشبوون لە پەروەردگار خوای گەورە ئەفەرمێ چی بأموال وبنين و ئێمە ئەگە ئێوە داوای لێ خۆشبوون لە خوا بکەن سەروەت و سامان و مناڵی زۆرتان نەینێ واتە زەم ڕێگرە لەوەی کەوا ئەو ڕزقە بە تۆ نەگا و خوای گەورە تەحویلی کا بۆ یەکێکی تر پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم کۆمەڵە خەڵک ئەمە ئەسبابە واتە خوای گەورە فەرمێ لا تەیئەسوا من ڕەوح الله لە میهرەبانی و سۆز و لە ئاسوودەی پەروەردگار ئێوە مەویز مەبن خوای گەورە ئیبارێنێ بەسەرتانە بەڵام ئەوەی کە ذەنبە تاوانی خۆمانە واتە ئێمە خۆمان زەمبی خۆمانە کەمی ڕزقا کەمی بەرەکەتە نەمانی شتە جوان و پڕ چێژەکان چێژی جارانی نەماوە ئەوە هەمووی ئەگەڕێتەوە بۆ بینی ئێمە و پەروەردگارمان و ئیلا وەک ئەوەی کە باوەڕمان پێێتی ئەوەی خوانەی کردبێ نابێ لن يصيبنا إلا ما كتب الله لنا. دکتۆر گیان وا دیارە کاتی بەرنامەکەشمان زۆری نەماوە بە شێوەیەکی گشتی باسمان لە بەخشین کرد بەخشینی بزە و زەردەخەنە و سەلامکردن و قسەی خۆش و سەردانی نەخۆش و ناندان بە هەژار و هەتا ئاگاتە زەکات و سەرفیترە و ئەم شتانە ئەمانە شتە ئیجابیەکان بوون کە ئێمە بیبەخشین خەڵک دڵخۆشکەین خۆشەویستی و ڕێز و وەفا و حرمەت لە کۆمەلگا دروست بکەین بەخشینی ئەو بغز و کینە و دڵڕەقی و دڵپیسەی کە لە دڵمانایە نەک بە بەرامبەر هەر وەکو لە بیدێن بەدەم باوە با بڕوە منداڵێک 2 ساڵە لەسەر خێزانەکەی بۆ منە دایکی نادوێنێ منداڵێک بە ڕووی باوکی هاڵە شاخێ خوشکەکانی لەسەر میراد ئەبوغزێنێ دراوسەکەی بەدەست ئەم بغز و دڵپیسی و حیزبایەتی و نازان ئەم شتە لاوەکیانەوە بەدەستیەوە ئەناڵێنن ئێمە چۆن بەخشندە بین لە بەهەدەردان و بەدەمباوەدانی ئەم هەموو بغز و کینە و ڕقەی کە لە دڵمان ناکۆبێتەوە ئەم مانگە بکەینە هەوێنی دروستکردنی دڵێکی ئارام دڵێکی پڕ لە خۆشەویستی و وەکو مامۆستا سەعیدی نورسیە فەرمێ ئێمە گیان فیدای خۆشەویستین کاتی دوژمنایەتیکردنی کەسمان نییە جەژنمان لە بەردەمایە چۆن دەست لە ملانی خەڵک بین ئەم دڵەمان پاکەینەوە و لە بری ڕق و بغز و تووڕەی دڵپیسی پڕیکەین لە خۆشەویستی وەفا و ڕێز و حرمەت بەلاپەڕێکی نوێ طبعا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لە هەموو دووشەمە و پێنجشەمانێکە عەفوێکی ئیلاهی دەرەچێ بەڵام ئەفەرمێ هەندێک سجیل هێڕایانە وەسێن خوا لێیان خۆش نابێ ئەفەرمێ حەتا یەستەلیحا تا ئەش دەبنەوە تا سڵحەکەن تا ئەشتەوایی ئەکەن ئەم دوانە لەسەر دنیا لێک عاجز بوون و تا تۆ لە یەکێک عاجزی لەسەرەوەی تاوانێکی گەورەی هەیە کەبیرەیەکی هەیە بۆ خوا و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەوثەق عوڕە الئیمان دەستبەند بە ئیمانەوە پەیوەست بیت بەهێزترینیان ئەوەیە الحب في الله والبغض في الله لەبەر خوایەکێکی خۆش بێ نەک لەبەر مەسلحەت لەبەر دنیا و یەکێکیشی خۆش نەویست لەبەر ئەوە بێ کەوا مخالفەیەکی شەرعی خوای هەیە بەڵام لەسەر مەرامی شەخسی و لەسەر دنیا و لەسەر سەروەت و ئەوانە ئەو ناڕەحەتەیە کە ئەبێ ئیلایشێکیان حەقەوەیەکیان بەتاڵە و پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم خەیڕهما الذي يبدأ بالسلام باشترینیان ئەوەیە کەوا سەلامی لێ بکە مامۆستا گیان ئێمە هیچ کاتمان نەما ئەگەر لەماوەی یەک خولەکدا هەندێک دوعامان بۆ فەرمووی خێر دەگا داواکەم لە خوا بە ناوە جوانەکانی خۆی عاقبەتمان بەخێر بگێڕێ بۆ بمان کاتە کلیلی خەیر و هەرێممان ئاسوودە بکە بە دینداری بە تێری بە ئارامی خوایە ئەوەی نیەتی خەیری بەم میلەتە هەیە بە دینداری بە ئارامی خوایە بە سرەوت و ئیسراحەتی یا ڕەبی خوایە سرەوت و ئیسراحەتی دین و قیامەتی پێبەخشی یا ڕەب العالەمین خوایە ئەوەی نیەتی خراپە ئیسلاحیک و خوایە تۆ عالم الغەیبی علام الغیوبی پەنهانەکان تۆ ئیزانی ئەمە نایزانین خوایە ئەوەی کەوا نیەتی خراپە و ئەهلی ئیسلاح نییە نیەتی خراپە بەرامبەر ئەم خەڵکە دینداری ئەم خەڵکە ئاسوودەی ئەم خەڵکە تێری ئەم خەڵکە خوایە داوات لێ ئەەکەین عەجائیبی دەسەڵاتی خۆتمان پیشان بە لەوە یا ڕەب العالەمین کەوا بە زووترین کات سەرە و ژێریکەی تۆڵەی لێبسێنی خوایە پێغەمبەرەکەت فەرموویەتی یا ڕەبی ئەوەی کەوا
كاري أم أمتي مني بدس خوايا آسان كاريان بوكا فارفق به خوايا آسان كاريان آسان كاري بوكي وأوي شق عليهم خوايا نارحتيانك يا ربي خوايا نارحتيك إيه مجبود عيف يا غمرك دا بارينا صلى الله عليه وسلم وخوايا جورا عاقبة مان بخير بجيري وما كاتك لي خير خوايا ليمو لداو بابا ما خوش بي خوايا ومنالي نخوش يشفاي بي أو داو بابي هي خوايا نخوش فايان بي وأولادكاني لو امتحاني أسر كوتوك يا رب العالمين وآخر دعوانا الحمد لله والصلاة والسلام على رسول الله. خواهی گەورە پاداشتی بەخێر باتەوە دکتۆر گیان. زۆر سپاس دەکەین إن شاء الله. زۆر سپاس بۆ جەنابەت کە لێرە ئامادەبووی جەنابی کاک دکتۆر. زۆر سپاس بۆ کاک ریاض بۆ ماندووبوونی بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست إن شاء الله پاش ناوبڕێک دێنەوە خزمەتان بۆی بچینە لای پێشبڕکێی نیشتیمانی بۆ دەنگخۆشی و جوانخوێندنەوەی قورئانی پیرۆز لەلایەن لیژنەی بەڕێزەوە لەگەڵمان بن. توپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. توپ ئارت. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100 لە 100 سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. کارگەی برنجی ئاڵدان یەکەمین کارگەی برنج لە کوردستان. کارگەی برنجی ئاڵدان لە تەڵتوک برنجی دەنکڕی کوردیاسا بەرهەم دێنێت لە تام و چێژدا هاوتایە بە برنجی خۆمان. ئەم کارگەیە گومانەکان ئەڕەوێنێتەوە و برنجێکی تەندروست لە تەڵتوک ئەخاتە نێو بازاڕەکانی کوردستان. برنجێک ڕەنگشوشەی سروشتی بەرهەمهێنراو لە کوردستان بۆ تەندروستیەکی باش و باشتر. کارگەی برنجی ئاڵدان لە تەڵتوک برنجی ئاڵدانی بەرەمێنە. برنجی ئاڵدان ژەمێکی تەندروست بۆ هەمووان. خرمەی دێ واردن بێت و خرمەی بێت. ئۆ خەیارە نا خرمەی دێ گێدەرە گێدەر خرمەی دێ ناری تێریە میزەوانە لوسی ئەشکرای کاودێ تربێ دەرکێنە خرمەی دێ لوسی بخۆشان هەڵتەکێنە خرمەی خۆشە و تەمی خۆشە و بۆنی خۆش جبسی لوسیم زۆر کڕیوە بەشی تۆ خرمەی دێ خرمەیە جبسی لوسی. لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیا با بارزترین کوالیتی دروستکراوە. پێکاتوە لە چەند مواسەفاتێکی بەرز ئەستوورەکەی 8 ملیم و 10 ملیمە. حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بەنزیخانەی بینایی. پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 070 955 76 50 070 955 76 60. توپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. توپ ئارت. شهر رمضان الذي
وقال الملك ائتوني به أستخلصه لنفسي. وقال الملك ائتوني به أستخلصه لنفسي. فلما كلمه قال إنك اليوم لدينا مكين أمين. قال اجعلني على خزائن الأرض. قال اجعلني على خزائن الأرض إني حفيظ عليم. وكذلك مكنا ليوسف وكذلك مكنا ليوسف في الأرض يتبوأ منها حيث يشاء نصيب برحمتنا من نشاء ولا نضيع أجر المحسنين. بەناوی خی بەخشندەی میهرەبان دووبارە سڵاوی خواتان لێبێ بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەی گوڵزاری ڕەمەزان لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویستدایە. ئێستا ئێمە لە بڕگەی پێشبڕکێی نیشتیمانی بۆ جوان خوێندنەوە و دەنگخۆشی قورئانی پیرۆزین لەلایەن لیژنەی زۆر بەڕێزەوە کە لێرە ئامادەن بە سوپاسەوە ئینشاءالله لەگەڵ ئەو بەشدار بووە خۆشەویستانەی کە لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە گوێ لە قورئان خوێندنەکەیان دەگیرێت دواتر هەڵسەنگاندنیی دادوەرانیان بۆ ئەکرێت بۆ ئەوەی بچنە قۆناغەکانی داهاتوو بە ئیزنی خی پەروەردگار قۆناغەکانی داهاتوش لە نێوە ستۆدیۆ لە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست ئەبین جەنابی کاک شێخ حسێن و کاک دکتۆر مەحموود و کاک دکتۆر ئیسماعیل لێرە ئامادەن. کاک شێخجان دووبارە بەخێر بێنەوە ماندوو نەبن لەشتان ساغ بێت بە هیوای تەندروستێکی باش بۆ بەڕێستان و بەردەوامی لە بەرنامەکە بە باشترین شێوە ئینشاءالله. إنشاءالله. بەڵێ کاک شێخجان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وأصحابه أجمعين. پێش ئەوەی بەشدار بوو وەرگرین من حەزم کرد چەند ڕوونکردنەوەیەک بدەم چونکە چەند خۆشەویستێک دوێنێ پەیوەندیان پێوە کردم وتیان مامۆستا ئێوە تا ئێستا ڕوونکردەوەتان نەداوە لەسەر چی دەرەجەدا ئەنرێ لە کاتی خوێندنە.
ئەو بەشانە چین دەرەجەی لەسەردا ئەنرێت و مەبەستیان طبعا لە جانبی سەوت و نەغەم لەو بوارە و برادێکی تریش پرسیاری کرد لە شێوازی مەدرسەی عێراقی لەگەڵ میسریا ئایا فەرقیان چییە؟ من حەزەکەم لە ماوەیەکی زۆر کورتە بە سەریعی باسی کەم. هەموو خۆشەویستێک کە ئەدا ئەکاوە قورئانە خوێنێ خامەیەکی سەوتی هەیە. ئەم خامە سەوتیە چەند باش بێ، چەند ساف بێ، چەند بێغەش بێ، وەکو چۆن بڵێ چەند خامەیەکی مەزبوط و ڕێکوپێک بێ، دەنگێکی جەهوری، دەنگێکی صاف، دەنگێکی بێ، ئەمە زیاتر دەرەجە وەرگێ. المرونە فی الصوت ئەمە خۆی دەرەجەی تایە، مرونە يعني مجالی تایە. العرب والزخارف ئەو زەخرەفە سەوتیانە کە ئەکرێ بەڵام ئاگادار بن، هەندێک زەخارفی سەوتی هەیە خۆشەویستان، هەندێک قاری ئەیکەن مدودی پێ زیاد دەکەن لە حەدی خۆی پێ ئەچنە دەرەوە و حرکات بە ساکین ئەکەن، جاری وای حرفەکە ساکینە وەکو چۆن ئەڵێ ما لم يعلم، عینەکە خۆی ساکینە حركة بيكن. التحكم في الصوت والنفس، آجات لصوت به وآجات لنفست به. نفست شان يبري كل أول دبخوانه خود زخد لخود ما كدواي لشوني كي خراب أبو وستي توشي وقفي اضطراري ببيتو كبيت وقفي قبيح أو داي بابتدائي قبيح برويتو أو أنا خود توشي ومك مساحي صوتي درجة لسرة شان مساحي أبي بلان بشرتك نشازنا كدنج برز أكاتوا بتواني يعني لو أستابك ليقيني هبك أتوانا دنج برز كاتوا بجوابي أوانا خوي إنك إنجا شي درجة أشكينة العوارض الطبيعية كالبحة والسعلة والخنة أمانك أكوك أو الدنيا كيلي وديويان كبرز أوازي كيقل الدنيا درجة أوانا هم درجة لي أشكي لبواري أما بواري صوت لبواري نغم يعني ترنم التحرك والتنوع بين درجات المقام. مثلا مقام كان همو يعني بليان هي بلي قرار يعني جواب يعني جوابي يعني هي وكو باس ما نكن. الإتقان في الإيقاع وتوزيع النغم على الكلمات والجمل. أم نغمت شون توزيعك بونمونه آياتك فرحته ناببتي بصبابي خواني صبا مقامي حزينة آياتك فرح باسي لبردي خواك باسي بهشتكا تو ببتي بخواني بنهاون بخواني. حسن الأداء وتصوير المعنى تو كقول الشيخ مصطفى إسماعيل قريب رحمة به تصويري آياتك أكا كقول لي يقري وازاني خود لبيعي. الإبداع المميز التابع للتلاوة تو إبداعك آياتك بشوازك خواني تو أما لم جانبي صوت نغم طبعا لنشاز لمقامة لتكلف لأداء نغمة أمانة هموي درجة تياشك. مدرسي مصري لقل مدرسي عراقية فرقان شيء بسريعي. مدرسي عراقي برزان خوشويستان مدرسي عراقي مدرسي كفراوانة فرعي زور ليه بيتو مثلا مقامي رست بينجاي ليه بيتو شرقي الرستي ليه بيتو راشدي ليه بيتو سوزناكي ليه بيتو لمصرية لبياتها فرعكاني بيات إبراهيمية جبورية محمودية خنبات مقابلة بهرزاوية قوريات شرقي دوقاية غريب عربة بيات لامية ماهورة أماني اللي جابته مقامي سيقاف فرعكاني أوجة أوشارة جمالة حكيمية مخالفي كركوكة مقامي عجمت شوارقاية بشيرية مقامي حجاز حويزاوية حجاز كار كردة همايونة قطرة مدمية مثنوية حجاز ديوان حجاز مدنية صبا منصوري مان هي لصبا حديدي مان هي ليدرجة لهند مقامي ترى هي جواز لما أنا وكو أرواح ودشت وأورفو أما أمام فرع كان كميك لو فرعاني كالعراقية هي بلام لمصرية بخوي أصله هنا ناشطة بانزا نزيكي بانزا بوشانزا أبيت أو أنا أقر بيجروات يتلو زيادتني بس العراقية زورة لبروا أو خوشويستاني كأخوانن باخوان من واحز أكم خوان لعراقي كندن بو لبروا زبط ناكري بويان فرعي زور لي أبيتوا إلا عراقي خوشتره أداءكي خوشتره بلام العراقيات طولي نفسني العراقية كومل شدني كدرجاتي بيورق لم يسرقا باشتره خوي جورهم ملاك موفقك إن شاء الله أتشينا لاي بجدار بويا كمان ل باريزجاي هلبجي شهيد
كاك الريباز الريبوار. السلام عليكم ورحمة الله وبركاته. كاك الريباز جان سڵاوی خواتان لێبێ. السلام عليكم مامۆستا گیان باشن. سڵاوی خوا لە جەنابیشتان. دەنگتان تۆزێک کزە کاکە ڕێبازگیان. مامۆستا گیان دەستخۆش و بەرنامەتان لێیەکەم مەمنونتان. خوا موفقتان کە. سوورەی پیرۆزی مەریەم بۆ جەنابتان ئامادە کراوە. ئەگەر بفەرمووی لە ئاەتی 15 بۆ 21 دەست پێ بکەی گەورە پاداش ئەماتەوە ئینشاءالله. باش. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. واذكروا في الكتاب مريم إذ انتبذت من أهلها مكانا شرقيا فاتخذت من دونهم حجابا فأرسلنا إليها روحنا فتمثل لها بشرا سويا قالت أعوذ بالرحمن منك إن كنت تقيا قال إنما أنا رسول ربك لأهب لك غلاما زكيا قالت أنى يكون لي غلام ولم يمسسني بشر ولم أك بغيا قال كذلك قال ربك هو علي هين ولنجعله آية للناس ورحمة منا وكان أمرا مقضيا صدق الله العظيم. سپاس بۆ برایی بەڕێزمان پارێزگای هەڵەبجەی شەهید خوای گەورە پاداشی خێر بداتەوە ئینشاءالله. زۆر باشە. ملاحەظاتی بەندە لەسەر خوێندنەکەی کاک ڕێباز دەستپۆشکەوی ئەەکەم لە برایی بەڕێزمان کاک ڕێباز تیلاوەیەکی جوان و ئەدایەکی جوان و شێوازێکی جوانی خوێن بەڵام وەکو وتم طبقەی سەوتی زۆر بەکار نەهێنا یعنی لە ئاستێکا بوو. طبعا بیدایەتەکەی زۆر جوان هێنا بە قەرار دەستی پێ کرد و چووە جەواب بەیاتی خوێن و بەیاتی حوسەینی تقریبا خوێند
بەیاتی حوسینی پێوترێ بەیاتی تەوەسط یان جاری وایە و بەیاتی تەوەسطە بەیاتی شووریە یان بەیاتی نەوایە. پاشان چووە ڕست کە لە ڕستی خوێن بەڵام من چاوەڕوان بووم طبقەی بەرز بخوێنێ چکە عادەتەن وەکو لە پێشتر باسم کرد وتراوە کە ڕست مەقامی ڕست بە شێوازێکە کە یظهر قوة القارئ هێز و توانای قارئ لەو کاتا دەرەکەوێت کە ئەچێتە ڕست بۆ لەو کاتا کە دەنگ بەرزەکاتەوە من چاوەڕوان بووم کە دەنگ بەرزکاتەوە بەڵام کە گوتی قالت ئەو ئاەتەی خوێندەوە قالت ئینی لەو بەرزبوونەوە نەشازێکە بوو لە کاتی ئیرتیفاعە بەرزبوونەوە نەشازێکی کرد هەروەها لە ئەو شوێنەی کاڵێ قال ربك ئاەتی ئەخیر قال ربك لەوێ هەروەها کەوتە نەشازەوە. دوای ڕست حیجازی خوێند کە داخل بوو بۆ حیجاز من وام زانین حیجاز بە تەواو خوێنێ بەڵام لە حیجاز چووە بەیات اینجا گەڕایەوە بۆ ئەمە تقریبا وەکو تەرکیبی پێوترێ بەڵام تەرکیبیەکی مەقاماتمانەی پێوترێ مەقامی تەرکیبی یعنی بە مەقامێک ڕوا کۆتایەکەی بێ وەکو مەقامی نەیروز کە ئەی خوێنی بیدایەتەکەی ڕستە کۆتایەکەی ئەبێ بە بەیات. مەبەستم ئەوە بوو بەڵام ئەم بە زۆر بەباشی نەیهێنا ینی ئەو تێکەڵکردنە باش نەبوو چوە بەیات و کۆتایی پێهێنا خۆی گەورە مۆفەقی کاچینە خزمەت برای ئازیزمان کە دکتۆر ئیسماعیل. بەسی خۆش بە کاکە ڕێباز تێبینیەکان بە نوقات یەکەم ئاگاداری کۆتایی ئاەتەکان بە کە یەکی مشەدەدمان هەیە زۆر جا پێم وتون ئەم یە مشەدەدە وەکو حرفی مەدی دەرەبڕن کە لە ڕاستیان مەدیتیان نییە بەنمونە مەکانە شەڕقیە ئەگەر ئاگادانە بێ مەکانە شەڕقیە وایە سەویە ئەبێ بەمەد یعنی لە دوای وا ساکی مەکسورەکەەوە ئەڵێ سەوی ئەم جاڵەیە یعنی ئەیکا بە یائێکی مەدی یعنی یائێکی بۆ زیادەکە ئەڵێ سەوی یا وا دەرەکەوێ یان تەقی یا نە بەم شێوازەی خوێنیتەوە بەشەڕەن سەویە تەقیە زەکیە بەغیە هەین بەم شێوازە تێبینی دووەم ئاگاداری حروفی هەمز بە إذ انتبذت من أهلها ئاگاداری صیفەتی هەمسەکەی بە یاخود زۆرجا ساکین نییە فتمثل لها فتمثل ئەگەر تۆ بڵی فتمثل لها نازانێ مەثاءە بەڕاستی لەبەرەوەی صیفات شەر نییە هەر لە کاتی ساکینیا بێ صیفاتەکان کەڵی هەمز صیفەتێکی لازیمە تایبەتە بەم حرفە بەڵام لە کاتی ساکینیا وازەحتر دەرەکەوێت بە تایبەتی ئەگەر لەسەری بوەستیت ئاگاداری ئین کونتە نابێ بڵێ ئین کونتە نابێ بەڕاستی لە کاتی ئەم غونەیە قوڕێک لە دوا قوفڵە بێ يعني بشي دواوي شلون لكاتي بيتي كافالين أقصى اللسان مع ما يحاذيه من الحنك الأعلى قفلك كقفلك غنك وادرك ها إن قفلة بهستكي بيتي كافي ودوا بس قبل إن كنت بصوتك فموي عائم يعني نابد وهالي وغنية أقدر يو كلمة با عفوكاك دكتور كاميان طواوة أميان أبي بلي إن كنت بس قبل فراغي بو دروز نكي نونك لكاتي غنك كاتي كتو أدي نونك بلي خوي هدف الإخفاء شيء كلين إخفاء يعني إخفاء نونك وتنونك مخرجك ناميني بو معناي إمالين نون دو بشي هي بشي لا وهي زمانه طرف اللسان أيدا لبشي بيشوي الثروي دانا كان بيوتي الحنك الأعلى بشي بيشوي أدراء يا لويا طرف لسان حرفه يكي كلو حرفاني كلا طرف لسان درشي أما مخرج لدى معي مخرجك تري هيا كهندق زانايان هندق كانوكم مخرج باسيان كدوا ولا من كاتاكم صفتش باسيان كدوا للوتا غنية كصفتك لازمة تايبة بنون وبميم واتا هرقيزم صفة ليان جانابته ولا بروكم مخرج دايناو وغنة مخرجها الخيشوم يعني وكم مخرج باسي كراوة بس غنة بتنيا حرف نية بلكو بشك لبيتي نون ولميم وصفتك لازمة كقد لي جانابته أم بشان أمينيته كتولي إن هستكي غنة كما وبرام نونك نماوة باشا لو كاتيا كتو غني نونك ألي
چی ئەەکەیت خۆت حاضر ئەەکەی بۆ حرفی دوای خۆی کە خۆت حاضر بۆ حرفی دوای خۆی ئۆتۆ چۆنەڵی هەر یعنی ڕاستە و خۆ نونەکە لەو کاتەیە کە غونەکە ئەڵی بۆن و بەرامی حرفەکەی دوای خۆی لێوێ مەقصد تۆڵی هەستەکەی چی ئەڵێم دوای ئەو پیتی شین وەمە خۆم بۆ فە حاضر کردووە وایەنە ئین ئەمە پیتی کافە مەجای تیانە سادەیان قافە یعنی یەکێکە لەو حرفانە یعنی ناڵی 100% ئەوەیە بەڵام ئەبێ بۆنی ئەوی لێبێ بەس هیوایە خوێنێ غونەکان ئەڵێ چی ئەڵێ كنت أما هالي أقداري با أو تبيني كلمة واذكر راعك شيء ساكنة أقداري والله واذكر هستكي بوني حرفي ليه لساكن درجة عليه واذكر كزور ما يتولى سري برو حركة لا أداء أقداري با خواهي قرم وفقو سركوتوكا خواهي قرم باداشي خيباتو كاد تجان أما زماني غنى كان يشبه أقداري براسي وزور تبيني أما جيبين هذه بسم الله الرحمن الرحيم دەستخۆشیمانەیە لە برای بەڕێزمان کاک ڕێباز بەنسبەت حاڵەتەکانی وەقفی ابتداوە تەنها یەک حاڵەتی هەبوو کە وەستا لەسەر فأرسلنا إليها دیارە ڕستەکە لەوەیە تەواو نابێ برای بەڕێزم فأرسلنا إليها روحنا لەوەیە بۆ وەستایە گونجاوتر بوو دوایی کە دەستی پێکردەوە دەست پێکردنەوەکەی گونجاو بوو خۆی گەورە مۆفەقیکە من هەرە تێبینیم لەسەر ئەو حاڵەتەی هەبوو خوا گەورە پاداشی خێری جەنابیشتان بداتەوە ئینشاءالله ئەچینە لای برایەکی ترمان لە حاجی ئاوا كاك شوان جبار السلام عليكم ورحمة الله. وعليكم السلام ورحمة الله باش ما متوجه. كاك شوان جان خوي قرو موفقتان إن شاء الله. سورة بيروزي الأنبياء كجنابتان وكو هل بجاردن هلتان بجاردوا لآياتي هشتاو سيب وهشتاو حود دياري كراو وجنابتان فرمو باقيو بيستي جنابتان بين. إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وأيوب إنا مسني الضر وأنت أرحم الراحمين فاستجبنا له فكشفنا ما به من ضر وآتيناه أجله ومثلهم معهم وآتيناه أجله ومثلهم معهم رحمة من عندنا وذكرى للعابدين وإسماعيل وإدريس وذا الكفل كل من الصابرين وأدخلناه في رحمتنا إنه من الصالحين وذنون ذهب مغاضبا فظن أن لن نقدر عليه فنادى في الظلمات
سبحانك من الظالمين صدق الله العظيم. سوپاس بۆ برای ئازیزمان کاکشوان جەبار لە حاجی ئاوا وای گەورە پاداشی خێرتان باتەوە. ئەم جارە چینە خزمەت برای بەڕێزمان کاکتۆر مەحموود فەرموو. بەڵێ دەستخۆشیمانێ بۆ برای بەڕێزمان کاکشوان خوا مۆفەقی کا و سەربەرز بێ. تێبینی من لەسەر برای بەڕێزە بۆ ئەو برای بەڕێزە لە ئاەتی 84 لە وەمیثلهم معهم وەستا دیارە ناڵی لە ڕووی ماناوە هەڵەیە بەڵام ئەوەی دوای خۆی پەیوەندی پێوەی هەیە باشتر وا بوو لەسەر ڕەحمەتە من عندنا بوەستێ. حاڵەتی تر لە ئاەتی 87 کۆتا ئاەتە دوو وەستانی کرد وەستانەکان گونجاو بوو دەستپێکردنەوەکانیشی گونجاو بوو دوعای خێر و مۆفەقیەتی بۆ کەم سەربەرز بێ ئینشاءڵڵا. خوای گەورە ئێوەش مۆفەقکە ئینشاءڵڵا. کاک دکتۆر ئیسماعیلیان فەرموو. بەنسبەت کاکەشوانەوە دەستی خۆش بێت هەستەکەم تەکەلوفێکە بوو لە سەوتیە یعنی تەسەنوعێکی تیا بوو قووەتێک و زەختێکی زیاد لە حەدی خۆی ئەمە ژواکە زۆر جار قورئان خوێن قاری ئەخاتە هەڵەوە لەبەرەوە ئاگادار بە سەوتی خۆت چۆنە قووەت و توانای خۆت چۆنە لەوە زیاتر حاولە مەکە چونکە هەڵت بۆ دووزە بێت بەڕاستی لە قورئان خوێندنە بە تایبەتی لە چەند شوێنەکە و باسی زەمەنی مەدوغونەکان زۆرمان کردووە بەڕاستیە بێ هەمویان ئاگاداری بن لەبەرەوە ئێو هەڵانی کە لە زەمەنی مەدوغونەکان مەگەر زۆر زەق بێت ئاماژەی پێکەین ئاماژەی پێ ناکەین لەبەرەوە ئاگاداری بن تکایە أني مسني الضر وأنت إما زوج علين أم ضمي لو شيء اختلاس يا رب لا أم تقريبا وكوابي ليك أبي أقداري أو بيت وآتيناه ضميها أكا باشا اختلاس يا رب بتايبتي لي كم جارة اختلاس بو معناه يوكو بيز حركة كينوت وذكرى أبي بقلقلا أجر نتوانيت شون أدائي صفتي شدة وهمسكي بكيت ومثلهم معهم رحمة من عندنا وذكرى نك وذكرى أبي بقى القلاء أقل لو كاتيا دول كوتنوا لبيني دو عضوان وتخكيا ربدات وإدريس أقدار با أم قلقلي دالبر وكسريمة بمالي وإدريس وإدريس بوني كسري ليدي هلاي أوا يا سيدكي لكلمة من الصابرين كسري باكا درنكود وأقداري كلمة من الصالحين يعني أو زخد لو يا أمك يا مادية حروف مد كان بيانتي حروف المد واللين يعني لقواك حرف مد دريج أكلنوا لين يكون نرميك وسهولتك لدربريان هي مالب كل من نعرف إنهم من الصالحين زختي لما كلكاتي دربرينيا مخرجي ضائج أقدار با زمان سري زمان طرفي لسان أديلا طرفي ثنايا عليا توزي سري زمان ديت الدرو بمشي وازا أو أم لينا أدا نزيجة كدو بمشي وازا وذنوني إذ ذهب أمعنا مضاد فنادى في الظلمات باسكين فنادى في الظلمات أما هالي شون فنادى في الظلمات ضاء جيايا أقدار أقداري مخرج كيبه دسي خوش بيه وموفق بيه إن شاء الله تبيني كان بهندور قري لا يخوي بينوسيو إن شاء الله سلامت بيه تێبینەکانمان لەسەر خوێندنەکەی کاک شوان خۆی گەورە موفەقیکە طبعا وەکو هاوشێوە و شێوازی مامۆستا عەبدولباسط عەبدولسەمەد تەقلیدی ئەکرد ئەی خوێند بەڵام ئەم دەنگەکەی لە ئیصطلاحی علمی سەوتا پێوترێ الصوت المختنق دەنگێکی خنکاو یعنی ئەم دەنگە دیارە بە سەختێک دەرئەچێ ئێستا من بۆ نمونە ئاەتێک بخوێنمەوە وەکو عەبدولباسط أعوذ بالله من الشيطان الرجيم زخد لخود نكي وأيوب إذ نادى ربه أني
مسني الضر وأنت أرحم الراحمين. يعني بێ ئەوەی زەخت لە خۆت بکەی بتەوێت دەنگێک دەرکەی ئەو دەنگت بۆ نایە شێوازی سەوتی تۆ لەو نەچێ چونکە هەموو ئینسانێک شێوازی سەوتی لە یەکێک ئەچێت بە پێی ممارەسەکردن و تەقلیدکردنی ئەو شخصە خەڵکان کە گوێی لێگەنەڵن کاکە نیسبەتی سەوتی تۆ لەم شخصەوە ئەوەندە نزیکە. الارتفاع غير المناسب لو إسماعيل أو الدنيك لبر برزبيته بتدرج نبي كبرجوا كبه وقت عمري مرتاح نيت في صوته. هاد وكو جنابي كاكتور أماجي فكرت التكلف الزائد في الصوت وفي الأداء يعني توت زيادة التكلف كي دنجي خوش بو الحمد لله جواني أداء كرت بلام نابێت تەکەلف بکە نابێت بە شێوازێک ئەدا بکە کە پێوەی دیار بێکە وەکو سەوتیش قەرار و جوابی خوێن معلومی جەنابتانە کە عەبدولباسط جوابی زۆر زۆرە جواباتی زۆر هەیە نەغەمیش بەیاتی خوێن بەڵام بەیاتەکەی ڕوون نەبوو چووە سەباکەشی تەواو ڕوون نەبوو و چووە ڕەست گەیار گەڕابوو بەیات بەڵام لە هەمووی سەیرتر ئەوەیە کە گەیشتە ئەن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين کۆتایی پێبێنێ زۆر بە طریقەیەکی نەشیاو یعنی ناگونجێ گەڕایەوە بۆ بەیات و پێی تەواو کرد یعنی کە قورئان خوێن کە ئەم ئاەتە تەواوکە لازمە خۆی بۆ ئامادەکە ئەمە من بە مەقامی بەیات تەواوەکەم وردە دەنگی نزمەکاتەوە و بۆ نمونە ئەچێت ئەڵێ إني كنت من الظالمين صدق الله العظيم. شكرا أجوانا به هموين الشعزة به خواهي قرر موفقك إن شاء الله. أجر دوادا براني كنترول كم في من ذكر راجرن تا جنابي شيخ شكرا لو أتكاتش منظور نمينه چەند ئاەتێکمان بۆ بخوێنێ لەسەر نەمەتی شێخ عەبدولباسط عەبدولسەمەد ئینشاءالله باشترە و پشوویەک بین بە لیژنەی بەڕێزیش تا جەنابی شێخ ماندووەکەین وەرحاصل ئینشاءالله لە خزمەتانم زۆر ناخوێنم بۆی بتوانین ئەو برایش وەرگرین بێگومان. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وأيوب إذ نادى ربه أني مسني الضر وأنت أرحم الراحمين فاستجبنا له فكشفنا ما به من ضر وآتيناه أهله ومثلهم معهم رحمة من عندنا وآتيناه أهله ومثلهم معهم رحمة من عندنا وذكرى للعابدين وإسماعيل وإدريس وذا الكفل كل من الصابرين وأدخلناهم في رحمتنا إنهم من الصالحين وذا النون إذ ذهب مغاضبا فظن أن لن نقدر عليه
فنادى في الظلمات أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين صدق الله العظيم. دەستخۆش کا شێخ خوا جەزات داتن ئەچینە لای برایەکی ترمان کاک ئاریا هیوا لە شاری سلێمانی. کاکە ئاریاگیان السلام علیکم ورحمة الله. السلام عليكم كاك شيخيان. وعليكم السلام ورحمة الله. كاك آريان جان حازري بلى حاضر. سورة ياسين آيتي حفتا وحوت بو هشتاويك بو جنابت آمادية فرمو دس بيب. ماشي إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. أولم يرى الإنسان أنا خلقناه من نطفة فإذا هو خصيم مبين. وضرب لنا مثلا ونسي خلقه قال من يحيي العظام وهي رميم قل يحييها الذي أنشأها أول مرة وهو بكل خلق عليم. الذي جعل لكم من الشجر الأخضر نارا فإذا أنتم منه توقدون. أوليس الذي خلق السماوات والأرض بقادر على
بلى وهو الخلاق العليم بلى وهو الخلاق العليم. دەستخۆشیمان بۆ کاکە ئاریا هیوا لە شاری سلێمانی خی گەورە پاداشتی خێری بداتەوە ئینشاءالله. کاک دکتۆرگیان جەنابەت ئەگەر ملاحەزاتت هەبێ لەسەر خوێندنەکەی. دەستی خۆش بێ کاکە ئاریا قورئانێکی جوانی خوێن بەس ئەوەی کە من تێبینیم کرد شتێکمان هەیە لە بەتایبەتی لە علمی تەجویدامە قیرائی ئەم پێوتێ ئەلمەط الزائد درێژکردنەوەی لە حەدی خۆی زیاتر یعنی خاویەکی پێوە دیار بوو پێویست ناکە بۆ دەرەجەی خاویکەی تۆ فەتحەکەی بە ئەلیف و کەسرەکەی بەم شێوازە بڵێ أولم يرى الإنسان أن أم خاو زياد لحد خويا دريش كرنوي مقبول نية لقراءة أبي حد يكتهبت يعني خو قرآن خواني جوانية بلي يتل خاوية يتل أو بري خاوي مانه اشتوانية لحد زيادة كخاوت كردوا يعني بيوت المط الزائد في القراءة أما دروزني ومقبول نية بوي الزور جار أما واي أكل مدق لحد خوي زيادة دريش بكاته غنيق لحد خوي زيادة بداته بأقداري أو به أم خاوي خونا توزيس هينيكات سرعتك بيبدأ بلى نابد يعني أم دريش كدنا ويو أم مط زائدة اشتكي مقبول نية القرآن خوندنا هي جواب زمني غنا كاني هندي جادري شكدو أكري هندي جاريش كم ياوتي حد خويني ياوتي يقول تبيني بسيط أولم يرى الإنسان نون لأنه نكي مخفاته إخفاء جزبت أم تقريبا شون علي شوازق لإظهار شوازق لخوانوي خوان دوا كانوا نكي يمكن بيان كرت أبي أقدر بي إخفاء بكات هل هو اسمنا توان نون نكي مظهر يعني نكي يظهر بغونا شو بيلم مصابة نمونا لشوينة كابلين نون بقات مقصى خلق عليم وهو بكل خلق عليم نون كشم إظهار كردوا بلام غنكي صفة غنكي مدريش كردوا أما يا لبروا أقدر بأيش تقريبا اشتكي وايخون لبيها كلمة قل يحييها الذي أقدر با يا أخي مكسور يا أخي مدي لحد يخوي زياتري ميري جاي كرو يحييها الذي تشبيهات نبات قبل يحميها يحميها زمن يا أكشنة يحييها تواب لبرو تو زوجار لشوني أويا أحرف كتر داني ويبزاني أصلي شوازي خنوي يا أمد يكشونه وزمنك يشنيه يحييها مبشي وزا أتواني هلا كاني خد راسكي توا أقداري كلمة والأرض هم زمان هي رائكي ساكن من هي مفخمة متوى ضاد من هي أم كلمة زور قوسة زوجة قتابي متعبتي لبيتي رائك زماني نادا طرفي لسان سري زماني نادا لشويني مخرجي رائك والأرض أوي كزور من ملك كلمة الأرض بيتي رائك كزوجة نعمل ناخذ طلع والأرض يعني له زوجة حد رائك ديانا مني والأرض دغميك على الضادك يا زوجة يعني نعمل لبرو زور مهمة يا كم شتيق لي بيتي راء بجواني بخونا رو أم جاب شو بالضاد فلي ضاد النبي والأرض أرض أتواني لبداية تاخذ في ركيت كم مبالغة كي لصفة التكرير رأك حتى وكو أتواني بيت حد خوي وبمضبوطي بخوينته لسي خوش بي ما فقط كاتشمان كم أو دو بجدار بويتر معه كاك دكتور جان فرمو دەست خۆشیمانێ بۆ برای بەڕێزمان کاک ئاریا لە ئاەتی 78 و لە ئاەتی 80 دوو حاڵەتی هاوشێوە هەن لەسەر ئەوە لەم یەڕە الئینسان ئەنا خەلەقناه من نوطفە لەوێ ئەوەستا دواتر کە دەستی پێکردەوە ئەنا خەلەقناه من نوطفەتین گونجاو بوو دەستخۆشی لێکم بەڵام لە حاڵەتی دووەمیانە ڕاستەوخۆ بە دوای
الذي جعل لكم من الشجر الأخضر نارا لواك وستا وتمانما لروي مانا رستكتوا بلان فإذا أنتم منه توقدون أم رستي دواتريشي بهمان شو بيوندي بوي لروي مانا وهربوي بيوسي بليقدانو هي أو ليقدانو ينكر خواهي قولا موفق وسربرسيكا وإن شاء الله بردوام تربيلسر كاكا آريا قفلكاني كوتاي زور مزبوط نمو مثلا توقدون عليم لا وليس الذي خروج صوته هبو أنا ولما الإنسان أنا خروج صوته هبو النشاز الصوت طبقي صوتي قرار علو جوابي هبو بيات التوسط يعني بلي بيات الشوري الرست ونهاون دي خوين وعموما تلاوكي خرابنا وبس دبروا التمني من الله زور مزبوط نبو يعني لروي أداءك وقنا خواهي قرر موفقك تلاوكي خراب نبو أتشينا لا إبراهيكي ترمان كاك فرهاد محمد لشاري سليماني. السلام عليكم ورحمة الله. كاك فرهاد لهولير ببورة. السلام عليكم كاك فرهاد. عليكم السلام ورحمة الله وبركاته. كاك فرهاد كانت سوري بيروزي آل عمران بو جناب حاضر كراوة لآياتي سيودوب وسيوشش فرمو دس بيبكا. بله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل أطيعوا الله والرسول فإن تولوا فإن الله لا يحب الكافرين. إن الله اصطفى آدم ونوحا وآل إبراهيم وآل عمران على العالمين ذرية بعضها من بعض والله سميع عليم. إذ قالت امرأة عمران رب إني نذرت لك ما في بطني محررا فتقبل مني إنك أنت السميع العليم. فلما وضعتها قالت رب إني وضعتها والله أعلم بما وضعت وليس الذكر كالأنثى وإني سميتها مريم وإني أعيذها بك وذريتها من الشيطان الرجيم. صدق الله العظيم. سپاس بۆ برای بەڕێزمان کاکە فەرهاد محەممەد
لە شاری هەولێر خی گەورە پاداشی خێری بداتەوە ئینشاء الله. بە داوای لێبوردنەوە بۆ برای بەڕێزمان کاکە محەممەد علی کە لە بەکرەجۆیە ناتوانین ئەمڕۆ پەیوەندەکەی وەربگرین بەهۆی نەمانی کات خی گەورە پاداشی خێری ئەوش بداتەوە ئینشاء الله سبەینێ بەشدارە بێ بە ئیزنی خوا. حەزەکەم لە خۆمەوە دەست پێ بکەم بۆ کاکە فەرهاد بە کورتی. کاکە فەرهاد تیلاوەکەی مختلط بوو بین المدرسة العراقية والمصرية، يعني خۆی یەکلا نەکردبوو نە عێراقی بخوێنە نە میسری بخوێنێ. پاشان لە بیدایەتەوە من وامزانی تەرتیلە خوێنێت چکە هەندێک سرعەتی پێوە دیار بوو. وتم لەوە چکە هەندێک تەرتیل هەیە بەطیء وەکو عەبدولهادی الشێخ عەبدولهادی الکەناکری تەرتیلەکەی بەطیئە بە مەقامەوە ئەخوێنێ. من وا تەسەورم کرد. پاشان لە هەمووی سێرتر بەلاوەمەوە بوو کە بە جواب دەستی پێ کرد. يعني تلاوة بيبقى قرار دەست پێ بکەم یەکسەر داخلی جواب بوو. خوا موفقی کە ئینشەڵڵا دەنگی خراپ نەبوو و تەنها دوو مەقامی خوێن کە بە جواب دەستی پێ کرد. بەڕەست خوێندی لە ئاەتی 36 کە کۆتا ئاەتە لە فەلەماوە کردیەوە بە سەبایەک يعني زۆر واضح نەبوو تۆزێک بەیاتی تیا بووی تر هەتا کۆتایی هەر هەمووی سەبا بوو ئیلا مەقتەعی ئەخیر نەبێت تۆزێک بەیاتی تیا بوو. خوا موفقیان کە ئینشەڵڵا. چینە خزمەت کاکتۆر ئیسماعیل بۆ تێبینیەکانی. بەڵێ دەستی خۆش بێ کاکە فەرهاد. تێبینیەکانی من ئینشاءڵڵا لە چەند خاڵێکە کۆکەمەوە ئینشاءڵڵا بینەرانی بەڕێزی ئیسفادەی لێ یەکەن. ئەچێک لەوانە پیتی واو زائیدەن ضەممە. ضەممە یعنی چی؟ یعنی بە ضەم و شەفەتی، یعنی بۆ هۆی کۆکردنەوەی هەردوو لێەوە کە تۆ لێو کۆ نەکەیتەوە ناتوانانی حرفە وەکو حرفێکی خالص و حرفێکی تەواو دەرببڕی. بەنمونە قل أطيعوا الله هستان بيكرت اليوم كنا كردو قل أطيعوا أبي اليوم كو كيتوا بو أوي ضم كد واضح بيت يعني كالأنثى اليوم ناجو لنا كالأنثى بوي ضميك محو بي أبي اليوم كو كيتوا أقداري أوبا أما يا كميان تێبینی دووەم پەلەکردن لە هەندێک کەلیمات و هەندێک مەقتەعە لە هەندێک حرفە ئەمە وا دلی ئەکات تۆ حەقی حرفەکە نەیە چونکە هەموو حرفێک بە پێی سورعەتی قیرائەتکە زەمانێکی هەیە بۆ دەربڕینی وەزائیدەن حرەکەکەیشی یاخود ساکین بێ یاخود متحەریک بێ زەمانێکی هەیە بۆ دەربڕینی کە تۆ پەلەت کرد لەو مەقتەعە لەو ئاەتە ئیختیلاس دروست دەبێت یاخود قسووری دروست ئەبێت لە نوتقی حرفەکەیە. ئەو حرفە صفاتی هەیە صفاتەکانی بە پێی صفاتەکانی مەقسە بەرمە صفەتی شیدەی هەیە ریخوی هەیە بینی هەیە وای لێکا زەمەنی نوتقی حرفەکە تحدیدەکە. ئەگەر تۆ پەلە بکەیت تەوازونێک لە سورعەتەکەتا نەبێت لە مەقتەعێکا پەلەکەی لە مەقتەعێکا خاو بکەی ناتوانێت و کاتە قەرار لەسەر کامیان بێت. ئێمە بەعام بەعموم حسابی قیرائەکەی قیرائەیەکی خاوە لە هەندێک مەقتەعە لا يحب الكافرين لەویایە یان أنت السميع العليم لە کەلیمەی السميعە لەمانەیە پەلەی کرد. زمانی غونەکان بەعامە بێ ئاگاداری بێت. یەکێکی لەوانە حرفی هاءە لە کاتی وتنی پیتی هاءە ئەبێ هەردوو ژێ سەوتیەکە بە دووری لێکۆ بمێنێتەوە و نابێت بەشی پشتەوەی زمان بەرزکەیتەوە بۆ بەشی سەرەوەی مەڵاشوو کە بۆکو پیتی گی لێبێ. بەنمونە فإن تولوا فإن الله لا ناڵێ ها ئەڵێ لا یعنی زمانی بەشی پشتەوەی زمانی ئەدا لە بەشی پشتەوەی مەڵاشووی تۆزێک هەندێک جارەگە وریانەبی لە حرفی پیتی گی کوردی نزیگە بێت وڵێ گە ڵاگە ئاوا دەرەچێت ئاگاداری ئەوە بە ئەو مەسافەیە بپارێزە دەستی خۆش و مۆفەق بێت. خی گەورە پاداشی خێری ئەوش باتەوە ئینشەڵڵا. کاک دکتۆر گیان دەستخۆشیمانێ بۆ برای بەڕێزمان کاک فەرهاد ئەوەی کە گرنگ بێت تێبینی سێ تێبینی لەسەری هەبوو حەڵەتی یەکەمیان لەو ئالە ئیبراهیم وەستا دوای دەست پێکردەوە ئالە ئیبراهیمە تا ڕادەیەک توانین بڵێن هەڵەیەکی زۆر گەورە نیە ئەوە بەڵام حاڵەتی دووهەمی قالت ربي إني وضعتها أنثى لا وستا والله أعلم بما وضعت هذه جملة حالية بيمندي بوه بي أمدو جملة ربط كاتو بيك ولا قالته دسي بيكرده بلا مراسته وخوبة دوايو دسي بيكرده والله أعلم بما وضعت. حالتي السهام أو جيت بيني بو ليس الذكر كالأنثى شويني وستانا لا أنا وستا لو إني سميتها مريم وستا لكاتك أيتواني لسر وليس الذكر كالأنثى بوستا وراسه خود دس بكاتو بدوايو والله لو أنا وستا وبلكو لسر وإني سميتها مريم وستا دواتر يكسر راسو خو وإني أعيذها بك وذريتها من الشيطان الرجيم دەستی پێکردەوە کە دیارە وتمان شوێنی وەستانەکەی گونجاو نەبوو دەست پێکردنەوەکەشی گونجاو نەبوو. خی گەورە سەربەرز و مۆفەقیکە. بەنسبەتەوە کەوتم ئیسراء لە کەلیمەی وەنوحەن واوی نوحەکی وەکو ضەمە دەربڕی ئەمە زۆر جار وا لێکە پەلەکردن لە مەقتەعێکە ضەمە ئەکەی واوەکەی بە ضەمە
وێ ئاماژم بۆ نەدا وەنوحەن واوەکە وەکو ڤەممە دەرچوو لە کاکە خوێنەوەی کاکە فەرهادە بەڵێ مەفەقتکە خۆ پەداشتان باتەوە ئینشاءالله لیژنەی زۆر بەڕێز. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست هاتینە کۆتایی بەرنامەی گۆڵزاری ڕەمەزان. سوپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون. خواتان لەگەڵ.